سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ بە خۆشحاڵی و ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم شوان بە کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتین و جیاوازەوە هاتوونەتەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. زۆر سپاس شەیداخان بەناوی خوای گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن. لە پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ بڕگە و بابەتەکانمان جیاوازن لە بەشی یەکەمی بەرنامەکەماندا باس لە نووسینەوەی یادەوەری و هەروە نووسینەوەی مێژووی زارەکی و بەسەرکردنەوەی کەسایەتیەکی کۆمەڵایەتی زۆردیار و نووسەرێکی ورد لە بەشی یەکەممانە باس لە گرنگی نووسینەوەی مێژووی زارەکی دەکەین وەکو یەکێک لە گرنگترین بابەتەکانی مێژوو کە بۆ دواتر و بۆ داهاتوو دەبێتە یەکێک لە مەڵدەڕ و مەرجع گرنگەکان بۆ باشتر وەڵامدانەوەی کۆمەڵێک پرسیار لەسەر مێژووی نیشتیمان. لە بەشی دووهەمی پرۆگرامەکەشمانە باس لە ڕۆڵی خانمان دەکەین بەتایبەت لە بواری پەروەردە و وەروەها خزمەتکردن دیارە خانمان ڕۆڵێکی گرنگیان هەیە لەژێر ناونیشانی دایک لەژێر ناونیشانی پور لە نێو ناونیشانی خوشکی گەورە لە کۆتایی شاوەکو مامۆستا وەکو ڕاهێنەر لە نێو کەرتی پەروەردە و هەروەها ناوەندە زانستیە ئەکادیمیەکانە کە خزمەت دەکەن بابزانی خانمان تا چەندێک توانیویانە ڕۆڵیان هەبێت و هەروەها کار بۆ پەروەردە و وەروە خزمەتکردنی کەرتی پەروەردە بکەن. بەڵە بەڕێزان لەگەڵ ئەم دوو تەوەرە سەرێک تۆزدا کۆمەڵێک بڕگە بابەتی دیکەمان دەبێت و کەمی شەشتەر تا دەچینە لای ڕەوشی کەش و هەوا فەرموون با پێکەوە بینەوە. دووبارە سڵاوتان لێبێ ئایزان لە بەشی یەکەمی پرۆگرامەکەمان باس لە نووسینەوەی یادەوەری و بەسەرهاتی ژیان و هەروەها مێژووی زارەکی دەکەین. ئەزمموی نووسەرێک لێرە لەگەڵ ئێوە بەش دەکەین و لەگەڵ خودی نووسەر شرۆڤەی دەکەین بە میوانداری زۆر بەڕێز جەنابی حاجی عەبدولکەریمی یاڵانقۆزی لە بناری پیرەمەگرون. کاک حاجی زۆر بەخێربێی. سپاس دەکەم موفق بیت. سپاسان دەکەم خۆش بیت. گەورەی کردنی عەزەتی کێشام ڕوانتی دەستکان خۆش بێت. موفق بیت. سپاسان دەکەم موفق حاجی. سەرکەوتوو بن ئینشاءالله. سەلامەت بی حاجی. پێشەوەی بچین ماشەڵڵا ئەمە هەموو بەرهەمی عمرێک مانووبوون و نووسینەکانی تۆیە ئینشەڵڵا بە وردی باسییانەکەین بەڵام پێم خۆشە بزانم هەرچەندێک لای زۆربەی خەڵک هەر معروفی کەی لەدایک بووی ئەو زەمانەی دەرفەتی خوێندن و شوێنی خوێندن و ئەمانە تا چەند بۆ تۆ دەرفەت لووە تا چەندێ خوێند؟ من تەمەن وەکو ناساندێک بەڵێ
من ناوم عەبدولکەریم حەمەڕەشیدا خەڵکی یاڵانقۆزم بەڵام ناسراوم زیاتر ناسراوم بە حاجی کەریم یاڵانقۆزی یاڵانقۆزی بناری شاکی پیرەمەردوون لەبەرەوەی چەندەی کەمان هەیە ناوی یاڵانقۆز شارباژێڕیش هەمانە شارباژێر هەمانە لە شارە زوور هەمانە لە ساڵی 1962 من چوومەتە قوتابخانە کە تەمەنم 5 ساڵ بچکە من موالید 57م حاجی گەنجی ماشەڵا هێشتا ئەوە دوای بزانین سڕی مهنەی گەنجەکە و چێ دوای بە خۆمی باسکە سواسەکەم تەمانەتا لە بیرم وتیان وەری ناگرین ئەبێ تەمەنی بێ بە 6 ساڵ وەریگرین وتیان ئەم ساڵ بەس بۆ گوێڕاگەتن وەریگرن بەڵام دەریشتوم ئەی ماشاڵڵا هەتا وەکو ساڵی لە دەی یاڵانخۆستەمان هەتا قوتابخانەکەمان لە دیوەخانەکەی کاگمەجیدا بوو ئامۆزامە لە تەنیژ ماڵی خۆمانەوە ئەچووم جاری واتان کێشنگا لێەوە بووم ئەڕۆیشمە سەرێک من ماڵیە پاروێکمان مەخوار و تۆزە دۆ مەخواد و ئەگراو بۆ مەکتەبەکە ناڵم وتیان بۆ گوێگری باساب چوو بووم بەڵام دەریشتوم هەتا ساڵی 67 بۆ 68 کە تا پۆلی پێنجی سەرتایم خوێن لە پۆلی پێنجی سەرەتاییش تقریبان ئەوەنگە نەبوو دوو مانگن تاو نەکەین ئەوە لە سەرتاوە کە ئەنگلیزیان پێوتین what is this it is a spoon what is this it is a boy what is this it is a table it is نازانم it is a saucer it is a plate ئەوانەی کە خوێنمە هەمووی لەبیر مێستا ئیتر زروفی ئەو زەمانەی خۆ دەزانی چۆن بوو وازم لە مەکتەبێنان لە 67 بۆ 68 وازم لێ هێنا زەما ئەو زمانەیە ئێوە وەکو تەمەن لەبیرتان نایە بەمنەوە حوتونەوە هەشتا ئەڵێن لەدایک بووم ئەمنەوە هەشتەی ئامی خۆم لە ساڵی شەستەکانە زعیم سەدیقە بوو لە هەر شوێنێکەوە ئاڕۆی ئەسکەرێکی بە تایبەتی لە سووسێ لیواکەی لە سووسێ بوو بە هەر دێکاڕۆی بەو لایە بە دۆشکە بەم لایە بە دۆشکە بە تۆپ تەقەی لە دیەکانەکە تر لە ساڵی 63 چاک لە بیرمیە ئێمە 3 مانگ هەموو دێکەمان دەی یاڵانخۆز بارمان کرد لە شاخی ڕەزی باعیس دێکەمان لێ بوو هێتە وەردەوەدا تا قۆناغی با بڵێن پێنجی سەرەتاییمان خوێنووە ئێتر هاتنەوە لە کاتی داوامەکەشمە لە ساڵی 84 برادەرەکانم تەماشاکەم هەستم پێکردن زۆر لە من مناڵترن شەهادیان هەبوو مەعاشی دایرەکان وەرەگری زیاترێکی مەعاشی شارەکان وەرەگری منشە لە خۆمەوە خۆم بە دواکەوت و زانی مەڵای چۆن نەوێشتیوە با بڕۆ ئیمتیحانێ بم عەریزەیەکم نووسی بۆ محەممەد حامی مدیری مەحلومی بوو ئەمە ساڵی 84 لە ساڵی 84 وەڵا قبوڵی کرد و چوم ڕۆژی ئیمتیحان مای پۆلی 6 ئەو ڕۆژە دەرچووم و هەرچیان بە یەکەمیش دەرچووم هەرچی پرسیاریان لێ کردم زۆر بە جوانی جامایەوە و شادەی شەشی مەحلومیان نامێ ئێستش هەمەوە لە ماڵەوەیە بەڵامی تروتیان وەکو شەشی ئەتیادی فەرق ناکە ئەگەر بەردەوامی ژەبیلەوە دووە ئەخوێنی بۆ دەرسەکانیکە بۆ پۆلەکانیکە تر من مەجالم نەبوو دەوام هەبوو نامتوانی بکوێن یانە تا شەشی سەرەتایی زۆر باشە مامۆستا ئەی لە ساڵی چەندەوە دەستت کرد بە نووسین یاخود چی وای لێ کردی کە حەز بە نووسین بکەیت لە ساڵی هەفتە من تەوان وتم موالید 57م مەتا هەفتە 13 ساڵەکە لە ساڵی هەفتە کە ئەوسا کارەبا و تەلەڤیزۆن و شت نەبوو لە دێهات و لە دەرەوە کە مەڕ و ماڵا دەڕۆیشت و لە ناودێویتر پیاوە بەتەمانەکان و ڕسپەکان ئیشیان نەبوو هەموو هاتن لە مزگەوتەکە دانیشتن مزگەوتەکەش بەرمیلێکی نەود زۆپای مزگەوتەکە بوون داریان تێکرد سوورە بۆتر بە چواردەورێ ماشەڵا دانیشت و قسەیانە کرد و باسی قسەی قەدیم و خۆشیانەکرد بازە هاتە سەر باسی خزمەتی ئێمە لە چۆ هاتوین ئێمە کوڕی شێین فلان کەس چی فلان کەسە باوپیرمان فلان لەگەڵ باپیری فلان کەسە ئامۆزای ئەوە پورزای ئەوە چییە ئێتیحان لە خۆم و منیش وتم باشە ئەچوومە تەنیشتیانوانە گوێم لێ ڕاگرتن تم باش من ئەم چینە پیاوە پیرەمان بڕوات
تەمانە هەهشتا ساڵ و بەڕۆژوورە خۆ سبێنە نازانین ئەمان خەریکە لیان تێگە سبێنە نازانین کە لە چۆ هاتن و ڕەچەڵکمان لە چۆی و خەڵکی شوێن و چۆن هاتوونە تام دێەوە و خزماتیەکەمان چۆنە بوو بە خولیای سەرم وتمە بێ ڕۆژێکە مەڕوونکەمەوە هەر لەو سەوا بیرم لێ کردەوە هەر لەو تەمەنەوە بیرم لێ کردەوە بەڵێ دای هەر پرسیارمەکەی چوومە هەر کۆڕ و مەجلیسێکە و پرسیارمەکەی هەتاوەکو ساڵی هەشتا و لە ساڵی هەشتا اینجا بنووسین دەستی کرد بە یاداشتی ئەو شتانەی باڵێن وەردەگرت لە بەنووسین پرسیارم کرد لەو کەسانەی کە زۆر بەتەمەن کە شتێکە زانن کە زیانیانێکی باشیان لایە پرسیارم لێ کرد و ئەم نووسیەوە پرسیارم لێ کرد و ئەم نووسیەوە بە تایبەتی شەوێک لە مانگی دەی هەشتا و دوو بوو لە ماڵی خۆمان ئامۆژێکم هەموو زۆر تەمەنی هەبوو زۆر زیرەکیش بوو لەگەڵ حاجی عەبدولاحی برام لەگەڵ کاقاری دیمام ڕەسوڵ دانیشتی لە ماڵەوت مڵایی بەتمای شتێکی ئەوم تەوەڵا زۆر باشە هاتم لە یەکەم کەسەوە کە هاتووە دەی یاڵان قۆزی ئەوەدان کردوتەوە ناوی ئەحمە زۆڵفیە ئەوتەن لە شەجەرەکە دیارە لە ساڵی 1970 ئەو ساڵی سلێمانی ئاوادان کراوەتەوە ئەو ساڵە دەی ئێمە ئەوادان کراوەتەوە ئیتر واتە حاجی کە فکرەی نووسینەکەت بۆ هات لە تەمەنێکی زۆر گەنجیەوە خەمیەوەت هەبوو ئەم هەموو پیاوە بە تەمەنە بڕوا مێژوەزارەکیە ون نەبێ کاتە یەکەم بەرهەمدبیر لەوە کردو مێژووی گوندی یاڵان قۆز بنووسیتەوە و ماشەڵا شاکارێکی شت کردووە کە داری خزمایەتی یانەوەی پێڵێن شەجەرە دروست کردووە ئەگەر تۆزێک لەسەر هەر خودی کتێبەکەی بچکوازان لە ژووی کتێبێک کەمانە مێژووی یاڵان قۆز لێرەوە تقریبان 14 کتێبیان یادەوەریەکانی خۆمە ئەوەی بە دیاریکراوی بووی بە تەسەسل ماشەڵا بەرەمەکانە زۆر لێمان تێک نێشێ مێژووی یاڵان قۆزێک کەی نووسیەوە و باسی چیوەکان ناوەڕۆکەکەی ئەوەت ئارزەکەم کە دەستم کردەوە بە نووسین 25 ساڵ خەریک بووم تا تەواو ئەمە تەنها بەس مێژووی گوندەکەتان بەڵێ چکە ئەرز ناکەم لە 82 دەستم پێکرد بە ڕسمیەوە لە زۆر شە نووسیمەتوانێت چەندجا دووبارەشم کردێتەوە بۆی کەسی خوێنیوانێ لە کتێبێکا لە کتێبی کە شەتیایەتی بۆی کە لەوانێ ئەو کتێبیان نەخوێنێتەوە ئەما خوێنە بۆی ئەوە شتیاوێ 25 ساڵ خەریک بووم هەتا و ساڵی 2006 2005 بە 2006 ئەنجا تەواوم کرد ئەویش لەو کاتە تۆزە وەک ئێستا نەوە بەڕاستی زمانی لە هەشتاکانە خۆتان بزانە گەریەکێ پێشژناوی پێبژیرایە یانوە مەخەباتی ژێرزەمینێکە لەوانە ئەدامیان کردایە گوێ لێ لەبەرەوە میوە چوومە هەر تازیەکەوە هەر مەجلیسێکەوە هەر کۆڕ و کۆمەڵێکی لای خۆمانەوە خزمانەوە تر یەک سەریانزانی کە من خەریکیەوەم پرسیاریان لێ کردم بە تایبەتی کاک فەریدون هەیە فەریدونی حاجی تۆفیقی شار ئامۆزامە ئەوی شار زۆر حەزی لەو بابەتانە و کتێوەشتیوای نووسی و لەسەر یاڵان قۆزیشی نووسی بوو خوالی خۆش بۆ ئەمری خوای کردووە کە ئەچین بۆ تەعزیە بۆ مەجلیسێ بۆی خزمانوانە کاک حاجی سابیر و حاجی خەلیل و حاجی دایەت و یانوە کووە دوانەکە کووە یعنی بە منیان وا و بەویشیان واوت یانی ئەمە دایم حسابی یەکیان بۆ کردین کە خەریشە و ئیشانێن و ئەوانە نووسین و پیان خۆش بوو ئیتر ئەوە بەردەوام بووم لە 2005 ڕۆژ لە تەلەفۆن بۆ کاک فەریدون کە وتمەوە 25 ساڵە خەریکم و هەموو شتەکانم نووسیوە توان و تەواو ئەمەوێ بیکەمە سەر بەدەنگی و بە تەرجیلیکەم تۆماریکەم تی باشە وتم پێ دەکرێت تۆش بی تی بەسەر چاو ئەوی شاد دوو جار هەر جاری ساعتێک لە نام دانیشت بەڵام من خۆم 63 ڕۆژ دانیشتم لە ژوورەوە ئاوا وەکو ئێستا لە بەرچاوی کامێرە شتم خوێنەوەتوانێ و شتم تەرجیل کردووە واتە ئەو کتێبەی کە نووسی بووی ماوەی 25 ساڵ بەدەر لەوێ وەکو کتێب بڵاو بووتەوە ێسوازم یەکێک لەو کتێبانە کتێبەکەی مێژووی یاڵان قۆزە بە خوێندنەوەش و بەینیش تۆمارت بە دەنگیشەمە ئەوە نشتیتەکانم هێناوە ئەوە کاسێتەکانم هێناوە ئەوە ئۆزار کە تەواوم کرد 63 ڕۆژ هەموو تۆمارت کرد یاخود کەسێکە بوو کە هاوکارت بێت و یارمەتی دەدات کوڕەکانم خوانی بڕێوە سربەست و سابیرمان خزمەکاریەوە لە ئەمریکا ئێستا سەرتیپ و سەرهەنگ و محەمەیش ئەوان هاتن بە کامێرەکە ڕستمیان بۆ گرت و منیش خۆم ئەم خوێنەوە گەستا بۆی کەسێکیش خوێنەواری نەبێ بتوانێت هەر
بەڵێ بۆی بەگوێگرتن فێر بێ هەر باسی ئەوەشم کردووە چونکە هەموو کەسی خوێنەواری نییە هەموو کەسێ تااقەتی خوێنەواری نییە ئەوم کەسە و کتێبەی دەست ناکەوێت بەڵام ئەگەر بە تەمەنێکیش بە خوێنواریش نەبێ لە تەرجیلەکە ئەتوانی بێ بە تەلەڤیزۆنەکە گوێی لێگرێ و زۆر ئااتیادە لە بەرەوە ئەوە هاتم کە تەواوکە کردمە سەر لە دە کاسێتی کامێریا بوو هێنام بۆ بازار لە سلێمانی کردمە سەر سیدی یەک نوسخە 16 سیدی دەرچوو هەر جا ئەوە شەجەرەکەیە کە هاتوویەکە ئەحمەزۆفی تەمەنکە هاتوو تیاڵانخۆست حەو کوڕی هەبووە لەگەڵ ئەو سەباسم نەکە لەگەڵ عوسمانیەکان ئەوختوی کێشیان هەبووە شەڕیان کردووە لای ئاڵانخۆزی لای ماوەت وەختی خۆی لەوێ 5-6 کەسیان لە عوسمانیەکان کوشتووە ئیتر لەشکریان لێکن تەمان هیچ بنماڵەیەکیش لە ڕاستیە لەگەڵ حکوومەتی پێ ناکری هیچ حکوومەتێک بە تایبەتی حکوومەتی تورکیا عوسمانەکانی ئەو زمانش بنە هیچ بنەماڵی پێی ناکرێت ئیتر ئەمانی ئێمە هاتوون چۆنەڵێ خۆیان شاردوتەوە حاجی تۆ چۆن توانی تە ئەم هەموو بەرهەمانە ئەم نووسینە بپارێزی تا ئێستا تا لەم ساڵانەی دوایە بتانی تۆماری کەیت و بیانکەی بە کتێب ئەی قوربان ئەو مفەکەرەکان خۆداماژت بۆ کرد پێشتر وتت تەنها بە نووسین هەمیشە شتەکان ئەو مفەکەرەکانمە ئەو مفەکەرەکانمە لە ساڵی 76ەوە ئەو سا مفەکەری هاوسەر هەبووی بەرباخەڵ ئەوە تا هەمە ئەو ڕۆژە چی بووە نووسیومەتەوە ئەمانە بەڵێ ئەو ڕۆژە چیتیا بووە ئەوی پێویستکان نووسیومەتەوە چۆن پاراستوتە چۆن ماونە چۆن نایپارێزم ئەی من حەزم لەوە بوو پیا و گەر حەزی لە شتێک بێ ئەتوانێ بیپارێزە بەڵام گەر کەسەکە خۆی حەزی لە شتەکە دەوێ بەڕاستی ناکرێت بەڵام من خۆم حەزم لەو شتانە بوو ئەوەتەی ئەوەی ساڵی 77 ئەمە 1970ەوە کاتە وێنەی سەرۆکی پێوە جا ئەو ڕۆژە بۆ نمونە لە ساڵی 76 هەشتا و کۆڵاکار حاجی باشێ پاراستم ماشەڵڵا ئەمە هەمووی ئەو نووسینانن بەپێی ساڵەکان بۆ نمونە ساڵی 77 لەو دەفتەرە بچووکەی ئەوە نووسیوە هەموویم هەبوو بەزەوە چەکدانەیەکی وازامتیان نماوەگەنم تەنیان هەبوو تا 2004 تایە بەڵێ نووسیمەتەوە بۆ نمونە بەعزە شتێک هەبوو ئەو ساوەگە سەنەوە بەڕاستە ناتوانێت بینووسی لە ساڵی 76 من 75 موالدەکەمانیان کرد بە ئاسکەر بە پۆلیس ئەوسا هەموو گێسە نەبوو هەموو ساڵێک موالیدێکی ئەجیرا لە دایکبانی ساڵێک ئەجیران ساڵی 75 مانگیدا لە 23 1975 ئەوە بوو نسخۆکە ڕوویدا و شۆڕش بەتاڵ بوو ئیتر لە مانگی دەیە ئێمە ناوی ئەسکەریمان هاتوو مالی 57 وتیان قسە قسابڕێ پێشتر مەحافظی سلێمانی عەلی عەبدوڵڵا بوو مدیر شوڕتەی سلێمانی کەمالی شێغەریبی و جێگرەکەی مەعاون شێغڕەزا بوو خۆیان ڕۆیشتە دەرەوە بوون بە پێشمەرگە لە شۆڕشی پێشووە هەرچی مرکزی شوڕتە هەبوو لەگەڵ خوا نەبەر بە چەک و بە هەموو جبەخانەیە هەموو لەگەڵ خۆیان و پۆلیس هەمویان بدە دەروانێ جا کە نسخۆکە بوو کە هاتنەوە هەمویان نەقلی ژنوب کردن و ئیحالەی مەدەنیان کردنەوە دایر مەدەنیەکان پۆلیس نەما کە ئێمەیان گرت بە ناوی یەکەم والێت بوو کە لە دوای ئەو نسخۆی ئەمە ناومان بێتەوە موالەکەی ئێمە وتیان چێ حەزی لێتی بۆ پۆلیسی لە جیاتی ئەسکەری 2 ساڵ ئەسکەری با 4 ساڵ پۆلیسی بکە بڕۆتەوە ماڵی خۆی ئیتر ئێمە شەرچیە ڕسا ئەوانی بەتەمەەن بوو برادر و ئەوانیان وەڵای شانستان هەیە بۆ خۆتان پۆلیسێکە و ناو سلێمانیە و خزمەتی شار و گەلی خۆتانەکەن و بەناو ئەسکەری بێ هەر لەو جنوبە بە جند و شغڵتان کوژن پۆلیسەکە باشتر تێبوون بۆ پۆلیس موالدەکەمان زۆری بووە پۆلیس جا ئەمە بەستم وایە لە ساڵی 76 لە مەرکەزەکەی بازیان بووم ڕۆژێک گوتیان ئەو برادرە بۆ لای تۆ هاتووە تەماشام کرد شێم حەمە بوو شێم حەمەی باخ خوا لێی خۆش بێ شەید شەماڵی باخ دوایی بوو بە شەید شەماڵ شوان زانێ ئیشی دایرە و شوێ هەیە لە ساڵی 72 سەرپەل بوو برادرم بوو لە دەربەنی زێوە سەرپەل بوو بە خێراتم کرد و ئەمزانێ ئیشی ناحیە و ئەوانەی هەیە چونکە مدیر ناحیە و مالیە و نفوس و شورتە و هەموو دایرەکان هەر لە مرکزەکەی تێیناڵا بوون ئەو ئێستا مرکزەکە ڕووخاوە کۆن بووە هەمویان لەو بینایە بوون ئەمزانێ ئیشی داری هەیە فەرموو کاک شێم حەمە
ئەمر کە ئیشێکت هەیە کەچی تۆڵا بۆ ئیشێکی زەرور هاتوو فەرموو وتی ئاخر بەخوا هەڵیشم بژاردووی تم فەرموو تی وەڵایی شۆڕشێکی نوێ دامەزراوە بە ناوی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەمێ پەشداری بکەین مام جەلال و کاک نەوشیوان و دکتۆر فواد و فواد ماسووم و ناوی هەر عەبدوڕەزاق و ناوی حوتیانی وتی وا لە سووریان بتوانە ئەوانەی کە تێی ڕائبینین ئەزانە خەبەرتان لێ نایە پەیوەندی پێوە بکەن وتم لەم دەقەوە بزانی خۆتی هەڵمهم پەیوەندیمان کە ئەنجام بەسم وایە ڕۆژەکەم تیان نووسیوە ئەمڕۆ شێم حەمەد هاوەلا بیریشم لەوە کردەوە باش شێم حەمای وتیان شێم حەما وەلاکی هەزار شێم حەمایە شێم حەمەیەکی هیچکاڵە بەناویشکە ئەوسا تۆزە بەنا ئەو بەڕاستی زۆر باشە کاتە کاک حاجی لە پاڵ نووسینەوەی مێژووی ئەڵانخۆز و ڕوونکردنەوەی مێژووی گوندەکە و داری خزمایەتی و کە دڵنیام ێساوەی لەو شەجەرەیە ماشەڵڵا ناوێکی زۆری لێیە بەرچاوڕوونی باشی هەیە با تۆزێ باسی کوردایەتیەکەی ئەو جا بکەین ینی نامێ مۆزوعەکە سیاسیکەم بەداخەوە ئێستا تۆزێک نیشانی پرسیار زۆر لەسەر دەسەڵاتی کوردی هەیە بیرەوەریەکانیشت نووسیوەتەوە هی ڕۆژگاری کوردایەتی و بارودۆخی ژیانی کورد و خەڵکی بەژمەینەتی ئەو ڕۆژگارانە من کاڵەم یادەوەرەکانی خۆم زیاتر لە هینەکانی خۆم ئەوەی کە خۆم ئیشم تیا کردووە خۆم لەگەڵ تویا لەگەڵ چیە زیاتر باسی ئەوانم کردووە چونکە وەکو شاید حاڵێک باسیشم کردووە ڕسمەکانی زەلامەکانی شمێناودامنەوە بۆ نمونە مادەم ئەو پرسیارە کرد و باسی سەرەتا و شێم حەمەیشمان کرد ڕۆژی 26 بوو کە شێم حەمە هابوو مرکزەکەی بازیان بۆلام پەیوەندیمان کرد تقریبن لە 27/12/76 من خۆم گواستەوە بۆ مەخفەری گردەبۆر لە مەخفەری گردەبۆر ڕۆژێک کاگمەجی پێشەوەی بڕۆم بۆوێ ڕۆژێکە دوو برادەریکە هاتن بۆلام کاک خالی و کاگمەجی ئێستا لیوایە ئامر لیوایە هاتم تەنەوە دوو برادرە هاتم بۆ لای تۆ جامە منیش ئەم ناسین کە خەڵقی باخن بەڵام شارەزایم لیان نەبوو بەڕاستەکی زۆر بەزەمزانی خەڵکی دێکی ماڵ شێم حەمەن وتم فەرم و بەخیراتم کرد و فەرم با بڕی نەخوارە برن نەخوارە بۆ مەتەمەکی کە حەمەد سەعید لەسەر جادەکە بێەوە ناخۆش سەر و قۆرزیمان خوارد قۆزی بە 750 فلس هەر باسییانەکەی ئەڵێن پێشمەرگە دروست بۆت و ئەڵێن تەقییان لە ئیڤا کردووە و ئەڵێن تەقییان لە مەرکەزی شۆرتێت هەروت مەڵێن هەروت مەڵێن بەڕاستی لیان ئەمین نەبووم تملوانێمە هاتوین بۆ تاقی کردوی من ویان بۆ شتێک ئەو ساوا بوو بڕواکە باوک هاتووە شکاتی لە کوڕێکی کردووە وەرن کوڕەکەم بگرن ژنەی بەسەی دڕێزاوە ئەو ساوا بوو ئەلموهیم هەر وتیان و من خۆم نایە بەدەستەوە هەروت مەڵێن دوایی کاگمەجی وتی بەخوامە خۆی نایە بەدەستەوە کاکە وتم واڵی بە جفرە قساکەنی و باسی چیەکەن نازەم لێتان تێ ناگەم وتی کاکە شێم حەمە نادوین بۆ لای تۆ وتم شێم حەمە شیان نایناسم شێم حەمی با وتم بڕوا بکە نێناسم شێم حەمە حەسەنتە باڵی ناهی باغڵێن شێم حەمە حەسەنتەمان ناسم وتی ناشێم حەمەی باخڵێ تم نایناسم هەر وت یان وتم نایناسم لە ئاخریا وتی کاکە ناونیشانوان پێوتم چییە وتی بەو ناونیشانەی نهێنەکەتان کە دەڕاستە سوورە لاوێرداکەیە کە ئیش بۆ کڵاشکرانەکە دەروێنەی بۆکە ئەدەوتم ئەجا بەخێر ئەمە وشەی نهێنیتان ئەوە نهێنەکەمان دەڕاستە سوورە لاوێرداکە ئەوە نهێنەکەمان گەلەیە لەگەڵ نامەیەکە وتی ویستومە نانم هەر تێم ڕابینیوی کە بە نامەش پێ بەڵام نەمتوانی نامە بۆ منێرم بژیرای نامەکە هەمومانە ژیرای ئەو نامەیە ئەو دەڕاستێن نهێنەکەمان ئیتر ئەلموهیم وتی ئێمە هاتین ئێمەشی ناردووە کە پەیوەندی بکەین لەگەڵ جەنابتانە هەر چوارمان بێکەوەتن شێم حەمە و من و کاگمەجی و کاخالی ئەم چوارە پەیوەندی من بوو بێکەوە مامۆستا تۆ هەر تەنها لەڕێی ئەم نووسینانەتەوە بوو لەو سەردەمەیە کە ئاوا ناسرا بوویت و مەعروف بووی زۆر کە سەردانی ئەکردیت و ئەوە پەیوەندیان لەگەڵا ئەبەستی یان چۆن بوو ئاوا ناسرا ئێت من ناڵم پێشکەوتوو نەبوو دنیا کاک شێم حەمە معروفە بێت و ئەناسێنرێت کاک شێم حەمە ناڵم لە سەرپەل بوو لە دەربەنی زێوێ ئەمەش هاتن دێکی خۆمان و دراوسێ دێشین ئیتر بۆ هۆی ئەوانێ یەکتیمان ناسی و پیاوێکی زۆر بە ڕێز و خۆشەویستی و بەڕاستیەکەی ئیتر ماڵیا بێ ئەویش منی خۆشەویست و ئیتر ئەوە ئەمە لەم کتێبە لە 76 بۆ 2020
نووسیتەوە ئەو یادەوەریانە چکە بینیم لە ناوە وێنە یادەوەریەکان و تەنانەت بەشێک لە ئەرشیفی کۆنی سلێمانی و ئەمە شتێکی گرنگە مێژوێک ئەمە هەمووی خۆت با بڵێن شایەدی حەی بە چاوی خۆت ئەم هەر بابەتانە هەمووی بە چای خۆم بینیومە لەگەڵ تۆیە لەگەڵ چیا لەگەڵ چیا خۆ ڕسمەکان تایە ڕاستە جوان باسم کردۆ ڕسمەکانی شتایە زۆر جوانە ئەجا ئەوە باسی پۆلیسیەکە و باسی مرکزەکە حاجی ماشەڵا هەرچەند ئێسش هەر زۆر کەشخۆخۆزیە و کاتەش فەرقێکمان هەیە بەجلی پۆلیسیشەوە هەر جوانی با بینەران نەبین بە چاوە نەبێت فەرقێکمان هەیە قوربان زۆر باشە بابێنەوە سەرەوە باوش بۆ تەواکەم دوایەوە لە مرکزەکەی بازیانەوە خۆم نەقلی گردەبۆر کرد لە 27 دوانزەی 76 هاتمە سەرچنار لەوێ پیانەوە ڕقم بەدل کوڕێک هاتە جێ من چوومە جێ ئەو بۆ سەرچنار دوایی ناریانم مەخبەرەکەی گردەبۆر مەخبەری گردەبۆرش تەمە نزیک بوو لە ماڵەوە چارەشێک بە پێ ئەڕۆشتنەوە ماڵەوە ڕۆژێک چاوم لێ بوو کاگمەجی کاڵم پەیوەندیمان هەبوو هاو بۆلام شێخ محەمەیش ئەوسان نەبوو بە شەماشکە کە چوونە دەرەوە ئەوسان ناوی تایبەتیان ئادانا شێخ محەمە چووە دەرەوە بووە پێشمەرگە نەیتوانی دانیشتێ کرد گرت و شیوا دەستی پێکرد بوو کاگمەجی چاوم لێ و لە خوار و بە جادەکەی ها سەرۆژور تمەز بەلای من نیە بەڵام بۆی کە سەر لە برادەرەکانمان تێک بیت وتمەڵاوە ئەو کاگمەجیە و برادران ناسم کاگمەجی بانگ دەور 200 مەتر دوورە بوو لێمانەوە لە فەرعەکە لای نییە بۆ مرکزەکە بۆ لای ئێمە تێپەڕێکی لە فەرعەکە چون کاگمەجیەوە بۆ شوێکی ئەوە بۆ لا نای بۆرە وتی بۆ ئەوە تۆش لێرەی یعنی نازانم لێ سیناریۆ خۆتان وتم ئەوەڵا لێرم وەرە تی نایم ئەڕۆم گەنمە کڕم لە گردەبۆر و لایەن خستم بەخوای سوێنگم نەخواتمە بێری هیتر ها دانیشت باسی گەنم و چێ هەیەی و چێ گەنمیە و گەنم بە چەنگ و ئەوانە وتم ئەوە دنیا گەرمایە سە تۆ مەم گەرمایە مەڕۆ بەڕۆژوو خۆم سوێنە پرسیارێک بووە کەم جوابەکە دێموانێتەوە ڕۆدا تا برادەرەکانمان کە لە مەخبەرەکەی گەدەبۆ لە دەورماندانی شمون هەموو ناسیا و خزمی خۆشمان خۆم بەڵام بەعزە حاڵەتێکەیە پیا و ناتوانە لای براکەشی باسیکە ڕاستە ئێتر کە ئەوان بڵاویان لێ کرد وتی هاتووم بەلای تۆتم خێر چۆڵا شێم حەمە جوایی بۆ نردوم حەزەکە چای پێ بکەوێ ئەو ماوەی تقریبا ماوەیە بوو بۆ ساڵێکە بوو چوو بە دەروانە وتم جا بەسەر چاو لە کوێڵێ من حەزەکەم بیان بینم وتی وەڵا توێتی با خۆی شوێنەکە دیاری بکە ئێمە دەستمان بەتاڵە ئەو واجبی هەیە با شوێنەکە ئەو خۆی کوێمان بۆ دیاریکە ئێماچی وتم هاتنە پێشەوتم هات دەرمانی شاخی ڕزیل لێ دیارە شارزای وتی شارزە وتم سبینە سەعات 4 سەعات 2 من تەواو بم لەدەوام سەعات 4 من نەچمە دەربەنی شاخی ڕزی بایس وتی باش تەمەن پێی وتبوون بۆ سبینەکە چوو سەعات 4 چوو ماوێت تەماشان گەشتمە شوێنەکە تەوری سامەتێک مامو کەس دیار نەبوو تەمەست ناو بەردەکە نادانیشت بوو وەختێ نزیک بوو هەڵسانە سەر پێ شەیداران بوو ئەمەری سەیعەلی بوو سالار عەزیز بوو شێخ شەماڵ بوو کاک حەمیمی چاوشین بوو ئەو پێنج کەسە بوو دەی دانیشتیم و دەوری 2 سەعاتی دانیشتم یەک هەوانەیە تا سەعات 6 ئێمە قسەمان کردووە و داوای مخبەرەکەیانکەی تەسلیمیکەن و تمەوە ئیشە قسەکەتانە وتی ئەرەوەڵا بڵێم چی بەتەمایل مخبەرەکە شێوی بین و دەرگاکەمان بۆ بکەرەوەی نەژووە مخبەرەکە بەری وتم پێویست بۆ ناکە مخبەرەکە بنی ئەوش خۆتان مەخنە ئەزێتوانێ هەلا مرۆڤ تا 3 ڕۆژیکە ئێمە هەموو مخبەرەکە لە لای ئێوەن هەموو پۆلیسیان نایەوەن وتی چۆن وتم کاکە ئەوەم باسی زاڵمێتی حکومەت کردووە بەڕاستی لای پۆلیسەکان هەمیان ڕقە لە حکومە دەبێتەوە ئەوەم باسی پێشمەرگایەتی کردووە و ئاوهان و ڕیشیان هاتووە ئەوە بۆ کوردایەتی و ئاوا دەربەدەر بوو هەمیان خواخوایانە پێشمەرگای گودینن حەزیانە پێشمەرگایەتیە یعنی هەرەوەی پێم ئەڵێن با بڕۆین بۆ پێشمەرگایەتی چاوەڕێی فۆرمیەکەن من خۆم ڕۆژێکی هەمیان هێنم بە کەلوپەلی ناو بەڵێ کەلوبەلەکەمان چیە بوو خۆ کارە باشمان نەبوو هەر خۆمان و سیلاحەکانمان بوو زۆر باشە ئیتر ڕێزڕفایشمان هەبوو کاک سێ ڕەسووڵی ناوبوو وتم سێ ڕەسوولی لەگەڵ خۆمانێنی پیاوێکی بەتەمەنە بەزە لەبەری ماڵ و مناڵی هەیە ئەیهێنین هەتاوەکو دووریەخینەوانێ بەڵام دوای عەسرێ گوتی بۆ دوای عەسر وتم زۆر ڕۆژ مستەلاحەکەی سەرچناریە بۆ لەما سەرمان لێیە ئەگەر هات و مستەلاحەکە هات و ئێمە مەرکەزەکە چۆڵ بوو
یاسر خەبەرێن و سەمتیەکانی ئەوسا خۆ دەزانین چیانە کرد بڕوا کە چوونە بەردەم ئەشکەوتەکانەوە جوان ڕستمی ناو ئەشکەوتیان نەگرت بۆ پێشمەرگا گەڕان بۆ فین نەگەڕان وتم بەڵام کە دوای عەسر بوو ئەتن دوای عەسر کەس نایەت و سەلاحەکەش نایەت کەس پێ نازانێ ڕێزر فارسی لەگەڵ خۆمان هێنین لەوێ توانکەی بە مەغزەنیشی بەتاڵەوە ئێمە و بابگەڕێتەوە لە بەروی باو تووشی کێش و مشکلی نەبێ ئێمە خۆمان شارەزام ئەتان دۆزمە و شوێنەکەی خۆشانم پێ مەڵێن لە شوێن من خۆم یم ئەگەڕێمەتان دۆزمەوە شێم حەمە خوافریکاوتی نەمرکا کە مرکزی مەخبەری گەدەبەری خۆمانە چ دەستیان پێ بە پێکەنی و دایی کاعمەر خوافریکان کاعمەری سێعلی هەر قسەی ناکە پیاژی زۆر فەقیر و بڕوا بکە قاتە زەری زەدی لەبەر بوو ژەمانەیەکی ئاینەکەی کردبوو بەوەیە کاک حاجی بەڵێ هەچەند قسەش پێ بڕۆم تەمامە پرسیارێکی توانم بڵێم زانستی لە نێو زانستی مێژوو لە ساڵی 76 بۆ 2020 نووسیوەتەوە کەس گلەیی لە وەنیشانەی پرسیاری لەسەر و خەباتە جوانی کوردایەتی و هەموو شەهید و قوربانی لە خەڵکەوە بۆ پێشمەرگە دای تا 2020 تقریبان لە 2005 و کۆمەڵێک گرفتی شەڕی ناوخۆ لە 96 و دواتریش ئەم قەیرانەی ئێستا با لە 2015 بۆ 25 زۆر دوور نەڕۆین ئەم 5 ساڵی ئاخیر ئەو بارەدۆخی خراپەی لە کوردستان هاتۆ بە چاوی سەری خۆت بینی و تۆ شاید حاڵبووی وەکو مێژوو لەم نووسینانە تۆمارت کرد چۆم زۆر دەسوو تا بابەتانەوە ناڵم ئەرزم نەکردی ئەوانەی کە خۆم وەکو شاید حاڵ ئەوانەی کە خۆم تایە بوو بەشداریم کە دووە زیاتر ئەوانم نووسیوە بۆی کە نەگێڕنەوە بڵێ ئێستا فڵان کەس جێڕێتەوە لێ فڵان کەس وای و فڵان کەس وایە کە چیە لە شتەکە ڕاستە بەڕاستی بەڵام من ئەوەی کە خۆم نووسیمە بە چای خۆم لەگەڵ فڵان کەسە کاک فڵان کەس کاک فڵان کەس ئەو ڕسمەکانیان ڕسمەکانی شانمدانەوە لە نووسینیم کتێبانە بەدەر لە مێژووی گوندەکەت و یادەوەریەکانی خۆت چ بەرهەمێکی ترە هەیە نووسی بێتە وڵاتە هەر لەمانەیە کە نووسیمە باسی زۆر شتی تایە باسی زۆر شتیکەی تایە باسی ڕووداوێکی تایە باسی سڵح و ئاشتەوایی تایە ئەوە هەر لە سڵح و ئاشتەوایی ئەگەر پرسیارەکە بە شێوەیەکی تر بکەین بابەتی مێژووی ڕۆی ڕووداوێک بووە لەگەڵ یادەوەریەکانی خۆت دیسانەچێتە قاڵبی یادەوەری و بەشێکیشی باست لە سڵحی عەشایری کە ڕەنگە کۆمەڵێک حەدەسی کۆمەڵاسی تیابێ پێم وا بێ بابەتی ئاینیشت نووسیوە لەگەڵ بابەتە ئاینیەکان چۆنی لەوەی لە کۆمەلگایەکی کوردی موسڵمان گەورە بووی و زانم دەنگی شۆخۆش و قورئانیش خوێنیتەوە ئەگەر ئەوەشمان بۆ باس کردانی چۆن فێری قورئان خوێندن بووی زاویە بڕۆنەوە مەخفەرگەیەک لە بردستان لە ساڵی 67 کە عەرزم کردی لە پۆلی 4 بۆ 5 بوو چوومەوە 5ەوە مامۆستا حەسەنمان هەبوو ئەوە ساڵی 2004 بەیەکەوە چوین بۆ حەجیش مامۆستا حەسەن کە دەرزی ئاینمانە بوو ئەی بردین بۆ حەوزەکە نزیکی مەکتەبەکە بوو دەستنوێژی پێڵەگرتن و خۆی پێشنۆژی بۆکردن و فێری نوێژکردنیە کردین ئێتە مەلەکەی لە ساڵی 67 بۆ 68 ئێتر لەو ساوە هەر لە خۆم و حەزم لە نوێژ و ئەو شانە هەبوو لە مزگەوتەکەەوە ئەچوومە پاڵ پیاوە بە تەمەنەکانەوە جا تۆزە بە تۆن قسەیانەکەی بە تۆن بە دەنگی بەرزەوە ئاەتەر کورسیانە خوێنی منە چوومە تەنیشتیانە گوێم ڕێ ڕاگرت ئاەتەر کورسی لەوە فێر بوو کە گوێم لێ ڕاگرت ئیتر وردە وەردە بەردەوامی بەردەوامی هەر لەخوا بەزابێ هەتاوەکو ماوەیەکی زۆر هەرێ نامان لە ساڵی 77 لە مەخفەرەکێکی دەبۆر حەزم لە قورئان خوێندنەوە بوو ئەوی زیاتر کە باسی حەزرەتی یوسفیانەکەی کوبراکانی ئەوا قسویانتە بیرە و ئاواش ئەزێتیان ناوچیانێک و بووان بازەکردم لە ئاخریا بۆ وەزیر وانە زۆرم حەزە بە باسەکەیەکی ئەوستا کتێبی کوردی نەبوو بەڕاستی کتێبی کوردی هەر زۆر زۆر دەگمەن بوو بە تایبەتی تەفسیر و ئەوانە شیعر و شتی کە هەبوو خۆی کتێبی شعرەکانی کە هەبوو من لە ساڵی سەرەتای هەفتاکانەوە وەکو کە باسێکی کتێب و شویان خوێنەوانێ ئەو سەباوی خواخوامان بوو ژنەکەی کاک فڵان کەس سکی هەیە مناڵی بێت بەشکو خوا بکە کوڕ بێ و شەوارەی بێت بێنێ شەوارەی عنی ئەشکیان بۆ گرت هەفتەیەک هەتاوەکو ئەوەی پیاو بە تەمەنەکانە چون دانیشتنە تاوەکو سعات 2 سعات دانیشت و کاتی خەوەها ئەڵڕسان ڕشتین گەنجەکانەمانەوە بۆ کڵاوێن و بۆ یاری و ئەنواع یاری کوردەواری اینجا یا کتێب خوێندنەوە ئەو ساک باوی شیرین و فەرهاد و
لێل و مەزنون و هەمیشە بەهار و شین و فەرهاد و ئەمیر ئەرسەلان و وەفادنامە و خانی لە بزێڕین و بەڵێ فەقەحمەی دارەشمانە و مامۆستا لە نووسینی هەموو ئەم یادەوەریانەتە هەموو یادەوەریەکی خۆش و ناخۆشە نووسیوەتەوە ئای تەمان گرنگی بە هەموو یادەوەریەکان یاوە نەک ئەوەی تەنها کە چیرۆکێک یاخود ڕووداوێک زۆر کاریگەری هەبوو بێت لەسەر تو ویستی بێت ئەنی نووسی بێتەوە بەڵێ کتێسە کتێبی هەمیشە بەهار نەژاد و فەریدون لە ئەوڵە تا ئاخری لە بەرمە هەر لە بەرمە هەموویم لە بەرەوە لە شوتێشە تەرجمەم کردووە و هەمە ئەمە ئەوە اینجا وەکو قورئان خوێنەکە وتو هاتم لە سلێمانی قورئانێکم هەدیەکە بەشک و باسی حەزرەتی یوسفی تایە بزانم چۆنە ئەم خوێندنەوە خۆ لای مامۆستاژ نەمخوێنەوە بەڕاستیەکەی ئەم خوێنەوە غەڵەتیشم تیاکەی بەڵام بیستوم ئەگەر غەڵەتیشی تیا بکەم مادەم بۆ فێربوونەی شڵا گوناح نییە ئەم خوێنەوە دەی لێی تێناگەشتم هەر پرسیارمەکە وتیان تەفسیر هەیە وتم تەفسیر چییە وتیان ئاەتی قورئانەکە نووسراوە و بە کوردیش لە ژێرە معناکەی نووسراوە ئێوتم لە شوێ دەستەکە بە قوربانەوە بە دوای شێکی وایە گەڕم وتیان بە تایبەتی ئەگەر دەستکە تەفسیری مەلا عەبدولکەریم مدەڕیس تەفسیری نامی ئەوە زۆر شتێکی باش دەی هەر ئەگەڕام ڕۆژێ لەبەر لە مزگەوتی گەورە بەسەر شۆستەکە ڕۆژم بە ڕۆژوور تەماشاکەم حەو کتێب لە سەرێک دانراون لەبەردەم سەلامێکە تەماشاکەم نووسراوە تەفسیری نامی مەلا عەبدولکەریم مدەڕیس ئەیتم لەخوا بەزابێ ئەگەر بە هەرچەنگە بێ لە یەکڕم پرسیارم لێکوتمەوە کاکە و کتێبانە بە چەندە وتی 26 دینار کەمتر بە 25 دینار لێم کڕی ئیتر سەرتای منەوە لەوە دەستم پێکە زۆر ئیسفادەم لێ کردووە ماشەڵڵا مەلا عەبدولکەریم مدەڕیس بەحرێ بەحر باسی ئاەتەکانەکە ئەو قورئانەکەی دابەزیوە ئەو ئاەتەکەی دابەزیوە بۆچی دابەزیوە لەبەرچی دابەزیوە ئیتر هەمووی ڕوونەکاتەوانێ منیش هەر کتێبم کڕیوە لە ئەوڵ تا ئاخرێکی هەمووی خوێنەتوانێت هەنی زۆر ئیسفادەم لێ کردووە ئیتر لەوە دواشوانێ ئێستا لەخوا بەزابێ قورئانیش جاری وایە کاچینە تازیە شتێک کە قەرەباڵغی دانیش تەمەنە بێت دایمە بێت بە دەنگە دەنگ و شووە خۆ دەزانی ئەو باسی مەڕەکەیەکە ئەو باسی دوکانەکەیەکە و ئەو باسی باخ و بیرەکەیەکە ئەوێ بە دەنگەدان ئەگەر مامۆستایشی لێنەوە یا قورئان خوێنێکی لێ نەبێ قورئانە خوێنم چۆنەڵێ بەڕاستیەکەی بێدەنگیان کەم ئەی ماشەڵڵا دەستەکان کاک حاجبەوەی سوود لە دەرفەتەکە وەگی منێک تو پرسیایتریشم ماوە لەسەر بابەتەکە هەر بۆی تۆزێک بینەرانیش تۆ ئەو هەموو یادەوەریەت هەیە حەزەکەم باواز لە ناخۆشەکان بێنین یادەوەریەکی خۆش ڕەنگە یان بۆ ئێستا خۆش بێگە ڕۆژگاری زوو ناخۆش بووبی هیلاک بووبی چی یادەوەریەکە گەر ئێستا پێت بڵێم نووسی بێتەوە لە ژیانی تایبەتی خۆت هەبێ سەرنجڕاکێش بوو بێ بۆمان باسکەی لەم کتێبانەش نووسی بێت ئاماژەت پێ کرد بێ یعنی وەکو خۆشی بەسەرت هاتووە ڕۆژگارێک ئیتر خۆشی ناخۆشیەکەی زۆر بەلای خۆتەوە زۆر خۆش ببێت باسی کرد وەڵاهی خۆشیشمان هەیە و ناخۆشیشمان هەیە هەردووکیمان باسەکانی هەمووی دوور و درێژە گەر چۆنە لە سەرگەی پشکێنین باسی شتێکی تۆزە ترسناکتەمەوە بکەم چەند ترسناکەگەر مەجای ڕاکردنی تیان نەبێ بە نا ڕاکردن نییە ئیشەڵا بەس خۆم لێی ترسام و دواییش سەرکەوتوش بوومتیان لە ساڵی 72 ئەو سارەدەی یاڵان خۆست تەمەەن حەوزوکانیەکمان هەیە بە ئێستا قادمەکانی بلۆکە بە 10 بلۆک بۆی دابەزیتە خوار و شوێنەکەی چاڵە توێکی گەورەشی بەسەرەوە بوو تووە گەورەکەی سێ زەلام ئاوای کردایان لەوانەیە دەستی پێی نەگەشتایە زۆر قەدیم بوو ئیتر زۆر پەلەکانی زۆر گەورە و هەموو سەر حەوزوکانەکەی گرتبوو شەو چوون بۆ ماڵی کەریمی خاڵە ڕەحیم کەریمی خاڵە ڕەحیم کوڕی خاڵە ڕەحیمم بوو خێزانەکە شێڕانی نابوو کچی خاڵە جەلان بوو هەردووچیان ئامۆزای بوون هەردوویان خاڵۆزان بوو ئێتر زۆریان خۆشەویستم و ساڵی 72 چوون بۆ ماڵیان و دانیشتم تر پاییز شەوگاری پاییزیش سەعادەی پاییز درەنگە بە تایبەتی لە دەرەوە وەکو ناوشار نییە بڵێ دانیشی بە دیار تەلەڤیزۆن کارە باشتر نەبوو تاریک بوو بڕوا بکە 2 جار هەڵسان بە زۆر دانیشانوان 10 جارێ زۆر نایبوو جارێ زۆر نەبوو هەلموهیم سەعادە و شتێک بۆڵسام منیش ئەو سانۆژی شتی باش مەکرد وەک ئێستا نەبووم
ئینشەڵا ئێستش ڕۆشتمانێ تۆ ئای بە لە ئەوشن نەبوو لە ماڵێ ئەووا بچین دایکم و ئافرەتان دێهاتەر وایە لە ئافرەتانەچین لە حەوزەکان لە کانیەکە بە تەنەکە بەسەرشان ئاویانێنن لە ماڵۆ چوار پێش تەنەکە ڕیزەکە لەسەر بانیژەکە و تم بۆ بەم شەوە ماڵان هەمووی خۆتوە ناودی هەمووی خۆتبوو درەنگ بوو بۆ بەم شەوە بچم بۆ ماڵە و تەقەتەق و دەزوێ شەڵگرم و با بچم بۆ حەوزەکە دەزوێ شەڵگرم ئەی باشقێکی ئەگەر بتەسابا ناچوو ڕاستە لەوە پێشتیشم زۆر بیستە بوو کاکەریم هەبوو خۆ ئافریکا ئاهاتە ماڵمان دانیژی تر باسی حەوزەکەی کانیەکی ئێمەش مناڵ بووین دەورمان لێیە کانیەکەی یاڵان خۆز جنۆکەی هەیە ئەوە بۆی واڵێم کە مناڵشتیا گەر گوێ لێبێ لی نەترسێن دوایی هیچ نەبوو بەردێک بوو جنۆکەکە بەردێک بوو ئەمە جنۆکەی هەیە و خێوی هەیە و دەستیان لە زەلام وەشانەوە و ژنەکەی فڵان کەس ئەوان دەستیان لێ وەشانەوە و کاوی و ئەوان من نامزانی وتم ئەوانیانیش خۆ لێو نازانێ ئەوانیانی چی ئەلمۆیم چوون بۆ کانیەکە زە باسی هەموو شتێکی بۆکەم ئەیود ئەگەر بسمیلا بکەی ئەڕۆن ئەگەر بسمیلا کرد و ناڕۆن ئەوە خێو ناڕۆ ئیتر ئەگە ترسایت و ڕایک و جاریکە یا شێ دەبی یا ناگری بچیتەوە شوێنە ئەمەگەیشتی ئەمە مناڵبووی دەورمانێ ڕێنمایی باشیان بۆ کردبوون بڕوا بکە کە یانوت من لە هەمیان بچووتر بووم لە ماڵەوە کەیانوت نادەی تینومانە چ جامرکی ئاوێن ئاوێ من بڕشما جامرکی ئاوێن سوراعی پەرداغوشن نبووسا کاچم جامرکی ئاوێنم لە تەنەکەەوەم هێنا کە هاتمەڵ و شوو خێراخێرە هەنگاوی بچووک بەناوی سقاسمەگەر لە دوانێ ئەجێ لێە ئەوەنگات ترسانە بووینی کاکەین خواف چون بۆ حەوزەکە و ڕۆیشتمە خوارەوە دێمە ترسم نییە باسا بەڵام یەک تاریکە شەو بوو بڕواکە دەستم بە دیوارەکە گەڕۆشتم چاوم لە ئینەکە نەبوو ئەوگە تاریک بوو هەول لەسەر تاریکە شەو ئەم تووەش ئەوەی کە تاریک کرد و بەقەرم بیناوە بڕاک وەختێ پەڕیمەوە حەوزەکەمان لەو لاوە دەراوێکی هەبوو گونجێکی هەبوو ئاوەکەی لاتە دەرەوە لەم لاوە گونجێکی هەبوو پیانە و دەراوەکەی ئاوەکەی لێ ڕۆیش بۆ حەوزی ژنان بەڵێ لێ دەرەچوو هەنگاوێکی وای بەسەر هەڵە نایە و پێڵاوەکانم لادانە دوو لە ڕووی جنابتان ڕۆیشتمەسەر ساتێک نوێژەکە لەوە گەڕامەوە کۆڵەگەیشکی لەوە لە پاڵ کۆڵەگەکەیە دەستم کرد بە دەستشۆرین کە دەست کردە ئاوەکە تا من دەستشۆرین هەمووی ناوی خۆ پێغەمبەر و شایەتمەن و بسمیلای کەسەنم هەڵە بڕیش چێگە و بەفری سوێن لە ناو گونجەکەی لەوەیە کە ئاوەکەیەتە ناوە لەو شوێنەوە کە خۆم پیاڕۆم لەو شوێنە کە ئاوکەی لێ دەرەچێت لە تەنیشی پێڵاوەکان هەرە بێ لە شوێنە چۆ بگەڕێیتەوە بۆ نەکبەتی پێڵاوەکانیشم لە پاڵیاوە وتمەڵامای نەکەی کاکەری وتیوازانەوەمە ئەوانن بسمیلام کە هیچ نەڕۆی خێرا خێرا سێشا بسمیلایکەم کە نەڕ وتم خێوەکە دەی شەڵکە شەڵکی ماسیەکان شڵقی ئاوەکەیانە هاو لە ناو حەوزەکەی بەردەما و لای ئەو لە گونجەکەی سەروانێ و وتم بڵێ ئەو بێت دووسی بسمیلایکەم کردەوە بێفایدە بوو ئیتر ئەلموهیم تازە زۆر ترسام دەستێژەکتم با تازە خۆڕێکەمی لێگرتووە بیرم لەوە کردەوتم حەوزەکە تقریبان مەترونیوێک لەوانەیە پانە بوو ئاو بە درێژیات بوو بیرم لەوە کردەوتم بازێک بەم ئەو بەر خێرا بە دیوارێکە سەرکەومە سەرەوە خێرا یەکسە هەمووی خۆم بە لەحزە وەڵامی پرسیارەکەم وتم کاکەریم وتی گەڕا بکەی یا شێ دەبیان هەموو ڕێنماکانی کاکەریم لە مەشکە هەموو بڕواکە بە چاوتروکانێک سێ پرسیارم لە خۆمە کرد و خێرا وەڵامیشمایەوە گوێ لێ دوایی تم ئەلموی با درێژەی نێنێ وتم با دەزۆژەکەم دەزۆژم گرت و بەس چایەکم هەر لای ئەو بزانێتە دەرەوە ناتە دەرەوە چیەکە چی ناکە دوایی وتم هەر چۆنێ بزانم پێڵاوەکانم لە پێ ناکەم دوو لە ڕووی جەنابتان و جۆگر چون پێڵاوەکانم لە پێگا ئەو ساجوودنەوە ئەخۆنگرەیەکە بوو ژێ قەیتانەکان ئەیب نەبێ کونێکی گەورەی تیا بوو هاتم تون پێڵاوەکان هەر چۆنێ بوو هێنام پێڵاوەکانم ڕاکیشا لە پێم کرد و تون قەیتانەکەم تون کردم لەستە بە دوو بەزڕاکەمە دەڕۆ دیساوتم بەخوا بەکەڵی نایە ماڵی بچمە پێشوانێ تۆزەژلی چوومە پێشەوە تقریبن ئالێرەوە بەلای قاچی جەناب و ئامن بە پێوە وەستام و تەماشامە کرد سەرە خوار ئەوەم بیرکەوتە وتی کاکەریم وتی باوکە باپیری باوکی دایکم وەختی خۆی جنۆکەیشی لەسەر کوونگەڵانەکە گرتووە و دەرزێکی لێەکەی یاوە و ئیتر نادەتی بۆ شاخە کۆڵەچیلکەی پێناوە ئەم معلوماتە شیاوە ئەمەش هەم شت نەبوو بۆم بازەکە هەموو شتەکان بە وەڵامەگەش
وتم باشە من باپیرم ئەوەی کردووە خۆ منش قابلە ئەو چێکە من بسم الله من پشتیوانی خوا مادەم من بە پشتیوانی خوا من لەو بەقەوتم هەرچی کەسێ بە من لەو بەقەوتم شێرە داباوسە گوشتی واژ نییە بەس ئەوە سپێچەوە نامزانی چیە تۆزێک بیرم لێ کردەوە تۆزە دانیشتم تەماشا بکرد نەمزانی تم با دووسێ چنگ ئاوی تێگرم ئاوا سێ چوار چنگ ئاو تێگرت ئاوەکەی بەرەکە و ناجوولایەوە ناژۆی وتم ێستا یاتە دەرەوە یا ڕاتە دواوە یان مڕەیەکی لێوەیە گەر سەگوشتی وا بێ هیچ نەبێت اینجا وتم بەخوا بێفایدەیە بە پشتیوانی خوا بە جوێنێ عاڵەمی خۆ تۆ هەر ڕامەکێشتی بۆ ناو گونجەکەمش یعنی ئەگەر لەوەیە زەلامێکم دەستکەوتایە و پارەم هەبوایە بڕوا کە هەزار دیناری سووسی ما بەس یەکێ گوێم لە کۆکەیەکی زەلامێک بووە ئەوە خێش کردەوە زەلامێکە گوێ لێ بەڵام کەس نەبوو ناودی هەمووی خەوت بوو وەڵای وتم تازە هەر خۆم بە پشتیوانی خوا لە هەمووی بەقەوەترە و چاکترە لێ چوومە پێشەوانێ وتم بزانم خۆ تۆ هەر ڕامەکێشتی بزانمە تۆ ڕاناکێشم خۆ باوکم نەیگرتم چۆن دەستم بۆ برد تەلەبەردێکی تایە بەسەر گونجەکەەوە ئێستا شەرەوە تەلەبەردەیە شان منا بە تەلەبەردەکەەوە تۆنگ دەستم بۆ برد دەستم نەگەشتی هاتمانی ئەم جاریکای تر تۆزە خۆم بۆ زەختی زیاتر لێ کرد و شانم بۆ دانەوان بۆ ژێر بەردەکەوانێ زەختم لە هەموو زەختم هێنایە سەر ئەم پەنجانم وتم ئێستا لەوانێت دەستم شێتە دەمی و گازێکی لێ دەستم قلتێنێ لەوانێت سەگ بێ لەوانێت شتێ بێ کە دەستم بۆ بێت تون کە دەستم لێ ئەموو زەختم لێگە ئەم سەری پەنجانەوەی خرە و داماڵێت بوات تەماشاکەم بەردە بەرد بوو یەکسەر ئەوم بیرکەوتە کاکەریم و تیجاری وای خۆیانەکەنەوە بەر دیسانی شەوەر کاکەری هەموو ڕێگاکانی لێ بڕی بوون هەر موهیم هاتمە دەروانێ و ئەجا کە زانیم بەردە پێنج شەش بە هەردوو دەست ئاوی تەوا ئۆڕژێنی تەواوەتیم کرد هەر نەجوولایەوە وتم خۆوا خۆ کردووە بەبەر هاتم با بڕۆم دەروانێ وەڵا ڕۆیشتمە دەرەوە وردەوە دە بە قاتمەکانە کە سەی کەوتم هەموو هەنگایەک و ئاوڕێک ما بزانم نایەتە دەرەوە زانم نایە بمگرێ کە چوومە دەرەوە سەرەوە وسا ئەسکەریشم نەکرد بوو چۆنەڵێ لە ئەسکەریاڵێ ئیلێر وەرادۆر هەر کە چوومە سەرەوە یەک کە ئیلێر وەرادۆڕێکم بۆ کە خێراستوڕاوم بۆ دوانێ تمزام نهاتووە دیار نەبوو تۆزە تەماشایم ناونام کە دەی خواب کا زەلامی بێ کەس نەبوو تۆزە ڕاوسەم ناشە وردە دە ڕۆشتم بەرەو ماڵەوە هەر ڕۆشتم ئاوڕمەوە تا گەیشتمە بەیانی ئەو شەو خۆم لێ نەکەم بەیانی کە مەلابانیان بۆ جەماعەت پیاوە پیرەکان بە کۆکە کۆک هاتن دوڕم بۆ مزگەوت منیش ڕۆیشتم لەگەڵ یانە بەغیرەتی ئەوانەوە چون یەکسەر جارە من چۆن لای بەردەکە تەماشاکەم بەردە هەر نەجوڵاوە هەر بەردە ئەی مهم نوێژەکەم کرد و ڕۆشتمانێ دوای هەتاکەوتم هاتەوە تەماشاکەم هەر بەردە ئەیخوا چێم بەردەی لێرە داناوە دەی هەر پرسیار من کەس نەبوو تاوەکو ئەوسەر جوتیارەکان هاتنەوە جا ئەو سەرکانی و ئاوەی ئێمە وەکو دیوەخانیشی ناودیوە بوو هەمووی لەوێکەوە بووانە هەمووی هاتن لێکۆ بۆ دوای عەسر و تمارەچی ئەو بەردەی لێدانەوە کاک جەلالی کەنگ نەزیم وتی بۆ وەڵام من لێم داناوتم بۆ وتی وەڵا هەوژارەکەم سێ چوار ڕۆژە قسومە تاهنا و حەوزەکەەوە بۆی تۆزێ نەرم بێتەوە ژیر بێتەوە نەشکێت کە جووتیم پێکەم ئێوارە هەوژارەکەم دەرکردەوە بردوومەتەوان و بەردەکەم لە بیر چۆ بەردەکە دێنێ کۆرەوتم منی کرد لێم بووە بە ئەوان جا زۆر ناخۆش و بەڕاستی زۆر باشە حاجیگیان بۆی کاتمان بەڕاستی خەریکە لە دەست دەچێ و ئەوەن دێ من بزانین لە ژیانی تایبەتی خۆت ماشەڵا بۆی ئەم نووسینانە و ئەم کتێبانەوە گەر هاوکارانیشم مەسەن ڤیدۆکانمان لایە خەڵات و سپاس و پێزانینێکی زۆرت هەیە بەگەر بە ئاماژەش بەوانە بکەین بزانین تۆ سپاسنامەی خەتیب لە مزگەوتی وەرەگرتۆ یعنی ئەمانە بۆچی یان کۆمەڵێک لەو بابەتانەی تر کە لە بەشداریکردن لە فستیڤاڵی بنەماڵ و هۆزە گەورەکان و هەروەها لە خەڵاتی مێدۆڵەتی شتێ یعنی ئەو بابەتی خەڵاتی سپاسنامەی ئەکادیمیای شیفێڵدی کەنەدی و بەریتانی کە نێودەوڵەتی ئەمە چۆن تۆیان دۆزیەوە چۆن گەشتە لای تۆ جەماعەتی مەجلیسی شوێخی عێراقی بە هەمان شێوە پێناست هەیە و لێوێش سپاس و ڕێزلێنان و دەیان شتی تریژ ئاوا بۆی سوود لە کاتەکەی بۆی هەمووی بەسەریەکەوە پرسم تۆ بە تەسەسول و بە کورتی جوابم بیتەوە سپاس دەکەم زەمن کەواتە بە وەکو زەناوەوتی بە تەسەسول هی خەتیب و مزگەوت تەمەن لەخوا بەزیابێ وەکو پێشتر باسمان کرد بەڕێی مزگەوتەوە بووین و لەگەڵ مامۆستاوە لەگەڵ خزمانی مزگەوت و لەگەڵ هاوکاری وەوە باسی مزگەوتمان زۆر کردووە لە کتێبەکانە باسم کردووە کە چیمان کردووە کە چەندێک
لەگەڵ مامۆستا و لژنەمان دروست کردبوو بە تایبەتی ساڵی 2012 سێ ساڵ لەم ڕەمەزانە لژنێکمان پێکەنا زەکات و سەرفتەرمان کۆ کردەوە بە ڕەسمی مامۆستا ڕۆژە تەلەفۆنی بۆ کردم وتی بە چەند کەسێکم وتووە گوێی پێ نایەن ئەڵێ چی زەکات و سەرفتە کۆکەینەوە لە ڕەمەزانە هەیە ئەیا بەم ساڵکە ڕوشتانەوە لە کۆڵیشی ناکەوێتوانە خەڵک ناناسێ وتم نیۆڕە لە خۆتوەکەی باسیکە مامۆستا مەلا ناسیح لەوانەیە جەنابتان بیناسن زۆر بەڕێز و محتەرەم و ماشەڵڵا زۆر زیرەکە نیۆڕە لە خۆتبێژم ئایا باسێکی وتی بەتمای شتێکی ئەوهایەنە ئەو لیژنەکەمان فڵانکەس و فڵانکەسە پێشەش کەسمەندانە بە لیژنەکە هەر لەوەیە دەوری 2 ملیۆنمان پارە کۆ کردەوە تقریبا ئەو ساڵە 3 ساڵ لەسەر یەک ساڵی بۆ 110 ماڵ 115 ماڵ 120 ماڵمان پارە ئەبرد ئەوانەی کەوا فەقیر و هەژارن لیستێکمان کردو بۆی کە پارەکە وەرەگرین ئەوەی پارەمان بۆێنێ زەلام هەموو 27 وەرەقەی بەس دەکات بۆی ناینەش لیستێکیمان کردو بۆ ناوی فەقیر و هەژارەکان ئەو کارە خەڵات و بڕواکە ماڵ هەبوو بە دراوسەکانی تو بوو خێرتانەگا ئەگەر پاشماوەکەتان بوو مێ ڕژن بێن بێن بۆ مناڵەکانمان جوێلیان ماڵ هەبووە بە بجۆرەی خێزانەکەی 150 ماناوەتێ 200 ماناوەتێ ماڵ هەبووە 450 ماناوەتێ ئەوە لەگەڵ مامۆستاکانە خەرچی و ئینا نەبووین و ماڵیان ناوە خۆیان سوپاسنامەوان بۆ کردن چەند سوپاسنامەیەک و ئەمە شیفێڵدی ئێکانهینی ناوەکەیم نووسیوە شیفێڵدی نێودەوڵەتی کەنەدی و وەریتانی ئەمان چۆن گەشتە لای تۆ لە پایچی ڕێزلێنانیان بۆ نووسینەکانت بوو بۆ چارەسەر و حالکردنی کێشە کۆمەڵایەتیەکان بوو ئەوە ڕۆژێک برادرێک تەلەفۆنی بۆ کردم وتی حەزەکەم داوەتێکی بۆکەین بین سەردانێکمان بگەین بۆ ئەکادمی شیفێڵدی نێودەوڵەتی بەس 5 ڕێز عەشرەت سەرۆک عەشرەت لەگەڵ خۆ بێنە بەس ڕێیسی سەرۆک عەشرەت بن ئیتر منیش بەڕاستی حەزم نەکرد بۆ شێوەیە حەزم نەوتم تۆ ناتوێت 5 کەسی چاک و جوان و ڕێکردن توێ بەراڵا 5 کەس بێ کە چۆنەڵێ بە جلی کورد و جامانە و بە فۆلکلۆرێکی کوردی جوانی پێوە دیار بێت خەمن منیش تەلەفۆنم کرد کاک عەلی کانی بەردینە زەمن ئەیناسیێنە کاک عەلی کانی بەردینە کاک مەلا کەریمی سەرسوورا و کاک حاجی لەتیف کاک جەمالی کانی گۆران ئێتر جەماعەتی ئەوە 5 کەس بووین ڕۆیشتین هەموو ئێستا وەکو ئێستا من چۆن ئاوا بە مەزبوطی ڕۆیشتین چووی ناوێت لەوێ وتاروشیان و خوێنیانەوانێ و سوپاسنامەیان پێشکەش کردین و مولوانکێکیان کردان ملمان و ئەوە ڕسمەکانە تایەتی گەر لە ڕێزلێنانەکانە تایەتیەوە زۆر باشەکە حاجی ماشەڵڵا جلوبەرگەکەی تۆ دایماوە ئێستا خوا دایناوە ئەوە خوا گەورە شڵا کێش و مشکلە نەیە بەڵام بۆ ئیشی خێر ئاواسە بوو بێن بۆ سڵح و بۆ مەجلیس باس بەشداریکردن لە چارەسەری کێشەوەی کۆمەڵایەتی و سڵحەکانمانت کرد ئەمانە تا چەند ڕۆڵتان هەبوویان تا چەندێک گرنگ ئەمە بمێنێتەوە گە زۆر بکورتی ئەوە تەمەنەما بێ بڕۆینەوە بۆ سنتەری گۆران ئێمە سنتەری گۆرانمان هەیە سنتەری ڕۆشنبیری عەشەتی گۆران لە ساڵی 2007 مۆڵەتی وەرگتووە لە حکوومەت هەرێمی کوردستان چەند بەشمان هەیە چەند بەشێکمان هەیە بەشی ئیداری بەشی ژمێریاری بەشی کۆمەڵایەتی بەشی گەنجان بەشی ئافرەتان بەشی کۆمپیوتەر 12 بەشێکمان هەیە ئێمە بەشی کۆمەڵایەتی خۆمان بڵین منکە لە بەشی کۆمەڵایەتیەکە لە ساڵی 2011ەوە هەتاوەکو ساڵی 2020 من خۆم 135 سڵحم کردووە ئیتر ئەم 135 سڵحە هی لە 60 عەشیرەتایە هەمووی نووسیمە لە نەکاتیاتی لە 60 عەشرەتایە 270 بنەماڵەیە لە 270 بناڵە تەنانەت 6 عەشرەتیان عەرەبن عەرەبی عەزایی و شەمەری و حەمدانی ئەوانە حەجی لە ساڵی 2006 خوێندنەوەی ستایشی پێغەمبەر نووسیتەوە ئەمە چۆن بۆ باسی کێوەمان بۆ بکەین
جا دەنگیشی خۆشە وڵاگەر هەر بۆشمان بخوێنیتەوە مەجای تیاابێ بەسەر چاوەوە بەدەستێوەیە ئەوە شعرێکی زۆر خۆش و جوان و بەڕاستی بەلاموانێ ناهی خۆم نەمنووسیوەتوانێ بەڵام کە خوێنەوە زۆر خۆش و بەڕاستیتر لە کتێبێک ئێستا کتێبەکەم نازانم کامەیە لەکوێ کتێبەکە دەرمێنە بەڕاستێکی بەس نووسیمەوە لە لای خۆم ناڵم جاری و ئابوو سیارەکەم ڕاگرتووە کە شتێکم بەرچاوەکە و شتێکی خۆش بواە ئەم نووسیەوە ئەوی شتێک لەو بابەتانە بەس نووسیتە خوێندنەوەی ستایشی پێغەمبەرەمە لەکوێ خوێندوتەوە ئەوە خۆم خوێنومەتەوە و تەرجیلیشم کردووە و بەردەمیشەوە تەرجیلشم کردووە هەی بۆ مەجلیسەکەمان نورانی نەکەین و بابی نەنانیشمان هەرە و دەنگە خۆشەی تۆ بزان ئەگەر خۆت ئاسوودە و مرتاحێکی نامە تێکستەکەی ناویشمە بەڵێ مادام وەڵام کاک حاجی ئاویشی لێ گەر و تەڕکەی چکە لە تەنیشتە پەرداخێک ئاوی لێ گەر ئیسپانی سادە لێ بکەیت بەڵێ بینەرانی عزیز دیارە جەنابی کاک حاجی عەبدولکەریمی یاڵانقۆزی ناساو بە حاجی کەریمی یاڵانقۆزی لە ماوەی ژیانی خۆی لە موالیدی ساڵی 1950 تا یاسەی شەڵات تەمەنی درێژ بێ زیاتر لە 23 ناونیشان واتە 23 کتێب و یادەوەری و نووسینی خۆی هەبووە کە بەشێک لە یادەوەریەکانی لێرەن بەشێکیشی فکری تۆمارکردنی هەبووە ئەمە بەرهەمەکانێتی کاک حاجی وەڵام پێم خۆشە دەستخۆشی بکەین و بە خوێندنەوە لەگەڵ تەوابوون ئێمەش ئەم بڕگەیە کۆتایی پێبێنین ئەگەر دەسەکان خۆش بێ گەورە کردین سپاس دەکەین بۆ بەشداریکردن خامەد ڕەنگی بێمە دەوارین بەردەوام بی ماندوو نەبی لەشە ساغ بێ و دووبارە و دەبارە دەستی خۆشی لەکەین بۆ بەشداریکردنت مەفاق بیانخوا حالێنە سەد لە ماڵە دوو کتێبی کەشم هەیە بەس پێڕستەکەی ماوە تقریبا 4-5 کتێبی کەشم هەیە ئەوە هەر نەمنووسیوە توێ شار ڕێژنووسەکە بەدەستی دەسەکان خۆش بێ و فەرموون تەمەن ئەمە ستایشی پێغەمبەرە خوێنی سەر بێ خۆشەویستم ئەی محەممەد تۆ ڕابەری لە هەر دەریا پێشەوامان تۆ گەوهەری تۆ ڕووناکی هەموو دەریا و گشت بەندەری لە دوا ڕۆژدا بۆ گەلی خۆت تۆ سێبەری گوڵی باخی کردگاری هەڵهەڵاوەری لە بۆ گشتمان لەڕێی تۆیە بەختاوەری خۆشەویستی تاجی سەری تۆ سەروەری شرای گەشتی کشوەر و گشتدابەری داری بڕوات لە کوردستان جوانابەری داری بڕوات لە کوردستان جوانابەری لە ڕێخوادا زۆر دیوە دەردا سەری لە ئازار و لە ستەم و دەردا دەری کە تۆ هاتی زۆر چووە پشتی سەری کە تۆ یادی پایە بەرزی پێغەمبەری کە تۆ یاندی پایە بەرزی پێغەمبەری بۆ هەژاران پشتیوانی کۆڵمەدەری خۆڕاگری خاوەن ڕێزی فەرماندەری بۆ بتنەمان هەر بمێنێ بیراوەری هەم ئەمین و ڕەوشت بەرز و بەهراوەری ئەتۆ ڕاستی لە ڕێی قورئان حەق پەروەری ئیتر گەورەم تۆ سەرداری تۆ ناوداری خۆشەویستی خودایی تاک و کردگاری ئیتر گەورەم تۆ سەرداری تۆ ناوداری خۆشەویستی خودایی تاک و کردگاری ڕستەی وشەم هەرچەند پڕ بێ لە جوانکاری
ڕستەی وشم هەرچەند پڕ بێ لە جوانکاری چۆن بە ئێمە وەسف دەکرێ بۆ نازداری چۆن بە ئێمە وەسف دەکرێ بۆ نازداری. سلام علیکم. یاڕەبی دەستی خۆش و دەنگی خۆشەکە حاجیگیان بەڕاستی زۆر دەنگی خۆشەکە حاجی دەسەکانە خۆش سپاس نەژ نەمەتی خوایە سلامت بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز حاجی عەبدولکەریم یاڵانقۆزی نووسەر و کەسایەتی کۆمەڵایەتی زۆر سپاس بۆ ئامادەبوونە دووبارە زۆر بەخێر بێ ماندوومان کردی. منیش سپاسیەوەکەم ئێمەش ئێوەمان ماندوو کە بەڕاستی ئێوەش دەستان خۆش بیاخوان سپاسیەوەکەم بۆ بەرنامە جوانتان بۆ ئەو برادەران لە پشتی کامێرەکەوانش ئەزێتان کێشا بە ڕاستیەکەی زۆر سپاسی جەنابتانەکەم مامۆستاجیان تۆشمانە ئازێدا بەڕاستەکەی بەڵام بەڕاستی ئەمە هەر چۆنەڵێ ئاماژەیەکی سەرەتاییش نەو بە هەمووشیان ینی خامەکانت ماشەڵا ڕەنگین و زۆر شتەکان زۆرە بەڕاستەکەی بابەت توشتی زۆر خۆش و ئەم لاولای تایە هەرەوە بەرنامەکەەوە حاجیگیان سپاس دەکەن سپاسیاکەم بەڵای بینەرانی عزیز و خۆشەویست هاوکارانمان ڤیدیۆکیان بۆ ئامادە کردوین چۆنیەتی دروستکردنی ماسی سەلەمون بە مەحشی فەرمون با پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ بین زین ئەو شێوازی دروستکردنە چۆنە.
دووبارە سڵاتان لەبێ ئازان لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە باس لە ڕۆڵی خانمانەکەین لە کاری ڕێکخراوەیی بەتایبەت لە بوارەکانی پەروەردە و خزمەت و هۆشیاری خانمان و تەندروستی و کێشە و گرفتەکانیان بە میوانداری مامۆستایەکی زۆر چالاک مامۆستا ڕووناک حەمە ساڵح سەرۆکی ڕێکخراوی دڵ بۆ پەروەردە و خزمەت. مامۆستا ڕووناک زۆر بەخێر بن. زۆر سپاس بەڕێزن خۆشحاڵم. سپاس دەکەین سپاس بۆ بەشداریکردنت. سپاس بۆ ئێوەش. گەر لەوە دەست پێ بکەم بەڕێزت وەکو مامۆستایەک کە لە بواری پەروەردە خزمەت دەکەی وەروەها لە بواری کاری ڕێکخراویش سەرۆکی ڕێکخراوێکیشی. گەر بپرسم ڕۆڵی خانمانی کوردستان لە کۆتاییان باز لە کۆمەلگای کوردی دەکەین چۆن هەڵدەسەنگێنی لە بواری کاری ڕێکخراوەییدا؟ بەڕاستی خانمانیش هەر وەک پیاوان ڕۆڵێکی گرنگیان هەیە لە کۆمەلگادا و جێدەستی خۆیان دیارە و دەبێت ئێمەش وەک خانم جێدەستی خۆمان دیار بێت لە هەر بوارێک بمانەوێت کە خزمەتی تاک بە تاکی کۆمەلگە و کۆمەلگە بەگشتی بکەین. ڕەنگە وشیاری خانمێک ئاسانتر بتوانێت دەیان خانمیتر وشار بکاتەوە بە پێچوانەی ئەوەندەی ڕەنگە ئەمە نامەوێت شەڕەکە بکەم بە نێوان ژن و پیاوە وەڵام ڕەنگە من قسە بۆ دافرەت بکەم ئەوەندەی خانمێکی تر لە معانات و لە زمانی ئەو باشتر تێبگایان بیگەێنێ باشتر بێکەواتە چەند گرنگە خانمان هوشیار بن و ڕۆڵیان هەبێت لە کاری ڕێکخراوەیی. حتمما ئەوە گرنگە کە خانم ڕۆشنبیر بێت خانم بیر لەوە بکاتەوە کە جێدەستی دیار بێت و خانمان ئەوانەی کە چالاکن ئەوانەی کە کاریان پێدەکرێت ئەوانەی کە زیاتر لە ناو کۆمەلگایە کراونەتەوە چۆن ئەڵی ئەتوانن کاروبارەکانی ژیان لە هەموو ڕوێکەوە بەڕێوەبەرن پێویستە لە سەرشانیان خانمەکانی چرکە دوورن خانمەکانی چرکە لە ناو چوارچەوەی بڵین ماڵەکانان ڕۆژیاریان کەنەوە لە چوارچەوەی ئەو کردارانەی کە خزمەت بە خانمەکەن خزمەت بە کۆمەلگە ئەکەن لە چوارچەوەیەکە کە خزمەتەکە بە جۆرێک بێت چۆن ئەڵی جێدەستیان دیار بێت بەرەو پێشچوونی خانمان لە بەرەوەی زۆر بوار هەیە خانم ئەتوانێت کاری تیا بکە و خزمەتی هەم خۆی بکات هەم کۆمەلگاکەشی بکات. مامۆستا ڕووناک ئەگەر باسێکی ڕێکخراوەکەی خۆتمان بۆ بکەی بزانین ڕێکخراوەکەتان کار لەسەر چی ئەکات زیاتر؟ ڕێکخراوی دڵ لە ساڵی 2019 لە هەڵەبجەی شەهید دامەزرا کاری و چالاکیەکانی ئەم ڕێکخراوە زیاتر لە بواری پەروەردە و تەندروستی و ژینگە دۆستی و ئەو بوارانەی کە خزمەت پێویستن کە خزمەتیان تیا بکرێت زیاتر کاری تێدا کرا. کۆمەڵێ چالاکی ڕێکخراو هەیە لە وەکو کۆڕ و سیمیناری پەروەردەیی کۆڕ و سیمیناری تەندروستی و کارکرا بۆ چۆن ئەڵەی دڵخۆشکردنی ئەو کەسانی کە پێویستیانە بۆیە کە ڕۆژێک لە ژیانیان ئەگەر بتوانرێ دڵخۆشکرێن وەکو بۆ نمونە کەم ئەندامان مناڵانێک کە دوورن لە هەنێ خۆشی و ئەوە زیاتر ئەمە کارەکانی بوو. بەڵام ئەم ساڵ خۆشببختانە لە سلێمانی من خۆم هەستان بۆی کە لە قەی سلێمانی ڕێکخراوی دڵ بکەمەوە ئەلحەمدولیلا توانیمان کارێکی باش بکەین زیاتر لە بواری پەروەردەیەکردنەوەی کۆڕ و سیمینار و ئەو بابەتانی کە پێویستن هەم بۆ خوێندکار هەم بۆ مامۆستایان بەڕاستی چکە ئێستا ئێمە مامۆستایان ڕاستە مامۆستاین و خزمەتێکمان هەیە بەڵام پێویستمان بە ئەبدەیتی ڕۆژانە هەیە پێویستمان بۆ کۆڕ و سیمینارانە هەیە لە بەرەو من بە پێویستم زانی هەم خۆم وەکو مامۆستا کە لە بوارەکە ئیشەکەم و ئەوەی کە ڕێکخراوەکەشم بۆ پەروەردە و خزمەتە ینی بە پێویستم زانی لەم کاتەیە تا چەند گرنگی بە بواری خانمانەدەن بۆ هۆشیارکردنەوەی خانمانەیان. ئێمە ئینشاءڵڵا لە داهاتوودا پرۆژەمان هەیە کە کاری تایبەت بە خانمان بکەین هەرچەندە ڕێکخراوی دڵ ئیشەکانی گشتگیرە یعنی تایبەت نییە تەنها بە خانمان بەڵام من وەک خۆم چونکە خۆم خانم و ڕێکخراوەکە بەڕێوە ئەبم ئینشاءڵڵا پرۆژەی تایبەتمانە بێ بە خانمان وەڵی زیاتر هۆشیارکردنەوەی خانمان بەڕووی ئەم زۆرۆفەیە بەڕووی ئەوەی کە ئێستا دنیای تەکنۆلۆژیا ینی هەندێک ئافرەت بەڕاستی ناتوانێت یان توانایەکی هەیە ناتوانێت بە هەرەکەی خۆی خزمەتی پێ بکە ئێمە ئەمانوێ لە ڕێ ڕێکخراوەکەەوە ئەو ئافرەتانی ئەو خانمانەی کە بتوانان چۆن ئەڵی لە ناو خۆمانە لەگەڵ خۆمانە لە ڕێکخراوەکە بتوانین دەریخین بتوانین ئەو کاری هەیەی ئەو بەهرەی هەیەی ئەویش خزمەتێکی پێ بکات. مامۆستا ڕووناک ئەوەندەی
وەکو مامۆستایەک تەجروبەت هەبووێ وەروە لە کاری ڕێکخراوی و لەو سیمینار و ڕاهێنانەی کردوتانە هەمیشە چالاکەوانان ڕاهێنەرەکان باز لەوە دەکەن ئێمە ئێستا لە قەیرانێکی پەروەردەیان بە هەموو شێوەیەک مامۆسا دەرفەتی بۆ دروست ناکرێت زیاتر بخوێنێتەوە سەفەر بکە گەشت بکە دەورێ بۆ بکرێتەوە مە خودی مامۆساکە گرفتی بۆ دروست بە خوێندکارەکە بێت چی بکە تا چەندێک ئێستاکەم پێویستمان بە وشیاری پەروەردەیە لە دەرەوەی ناوەندە ئاکادیمیەکانیش کە خوێندکارەکانی زانکۆ و قوتابخانەکان و یان پەیمانگاکانە ئەم کارانەیە لە ڕێکخراوی بەتایبەت بۆ خانمان ڕەنگە دەرفەتی هۆشیاریتریان کەمتر بێ زۆربەی بچنەوە ماڵەوە دەرفەتی چوونە دەرەوە و ئیشکردنیان کەمتر بێ لێرە ڕۆڵی ئێوە کاریگەریەوە زیاتر دەرەکەوێ مەسئولیەتیان زیاتر لەسەر شانە بێت هەستان کردووە کە بەڕاستی پێویستمان بەم جۆرە لە کاری ڕێکخراوەیە پێویستمانە کاکشوان لەبەر ئەوەی وەکو بەڕێزت سەرەتا فەرمووت خانم زیاتر لە خانم تێئگا خانم ئێمە ئەگەر ڕێکخراوێکی خانمانەمان هەبێت خانمەکان یعنی بەبێ هیچ ترسێک زۆر جار خانمەکان ترسیان هەیە لەو ڕێکخراوانەی کە پیاوێک بەڕێوەی ئەبا بەڵام کە ڕێکخراوێک خانمانە کاری تیا بکرێت خانمەکانیش زۆر بە ئاسانی ڕوئەکەنە ڕێکخراوەکە یان بمانەوێت خزمەتی بکەین لە شوێنێک ئاساییە بەلایەنەوە و ئەتوانن ئەوەی کە ئێمە بمانەوێت خزمەتیان بکەین زۆر بە ئاسانی پێیان بکات. ئێوە تا چەند هەوڵتان یاوە کە ئەم ڕێکخراوی خۆتان وا لێ بکەن کە بیکەنە ڕێکخراوێکی خانمانە کە خانمان بتوانن بە ئازادانە سەردانتان بکەن؟ ئینشاءالله وەگوتم چونکە ئێمە لە ناو سلێمانیا من وەکو خۆم کە خانمم چکە بەڕێوەبەری هەڵەبجە پیاوە ڕاستی ئەو لەوێ کاری خۆی ئەکات پیاوە بەس وەکو سلێمانی کە من خانمێکم بەڕێوەی ئەبم هەوڵی ئەوم داوە ئینشاءالله زۆرترین خانم لە دەوری خۆم کۆ بکەمەوە بۆی بتوانم ڕێکخراوەکە خانمانە بێت بۆ خزمەتی خانمان هەرچەند وەگوتم گشتگیرە ئێمە ئیشەکانمان لە زۆر بوارکارەکەین بەڵام جەختی تایبەتی من لەسەر خانمانە چکە بەڕاستی پێویستە ئیتر خانمیش وزەیەکی هەیە عنی خی گەورە وزەیەکی پێبەخشیوە نابێ ئەو وزەیەکە بکرێ بەکاری نەهێنێ لە خزمەتکردنە چکە ئێمە هەمومانە بێ خزمەتکەین لە هەر بوارێکا بێت تایبەتی من وەک خۆم بۆ خانمان چەخت لەسەرەواکەم وەدارم لەسەریشم ناکەوێت کورە دەریانکەنەوە پیاوانەوەی دەرکەن با لە ڕێکخراوەکانانە وڵایتر پیاوەکانیش ڕێز و احترامی تایبەتیان هەیە ئەوانش هەڵبەتە لە بواری خۆیان هیلاکن جێدەستیان دیارە بەڵام ئیتر ئێمەی خانمیش نابێ چاوەڕی هەردەستی پیاوکەین نابێ ئێمە هەر چاوەڕێ بین ئەوان خزمەت بە خانمانکەن چکە ئێمەش مرۆڤین ئەوانیش مرۆڤن ئێوە ئەتانوێت تەنها لەو بوارەیە خانمان هۆشیار بکەنەوە کە ئەگەر بەهرەیە توانایەکیان هەبێت دەری بخەنیان ئەتانوێت خانمان بە شێوەیەکی گشتی هۆشیار بکەنەوە کە لە هەموو کاتێک ینی مافی خۆیان بپارێزن. ئێمە دوو هەدەفمان هەیە لە کارەکانمان هەدەفی یەکەم هۆشیارکردنەوەی ئەو خانمانەی کە فەقیرانە چی بکەن یعنی نەیانتوانیوە هیچ هۆشیارێکیان هەبێت لەوانەیە زروفیان بۆ نەڕەخساوێ لەوانەیە ئیتر هەر هۆکارێک بوو بێ ئێمە ئەمانەیە هۆشیاریان کەینەوە و ئەمانەوێت بەهرەی ئەو خانمانەش دەرخین کە بەهرەیەکیان هەیە بتوانین ئێمە لە ڕێ ڕێکخراوەکەەوە بە بەهرەکانیان خزمەتێک بدەین. ماوە ساڕۆناگەگەر ینی تۆزێک بە سادەی بیڵێم بەداخەوە ینی لە پاڵ ئەو هەموو خزمەتە جوانەی ڕێکخراوەکان بە پیاوان بەژنان بە ئاینی و بە دینی و فکری و کۆمەڵێک کە کردویان ڕەنگە زۆر جێگە دەستیان دیار بێ زۆر ئیشی باشیان کردو ڕێکخراوە خێرخوازەکان بەڵام نیشانەیەکی تۆزێک پرسیار لەسەر کاری ڕێکخراوی بەتایبەت ئەو ڕێکخراوانەی لەگەڵ خانمان کار دەکەن بەتایبەت لەم ماوەی پێشوو کە کۆمەڵێک خۆت دەزانی گرفت دروستە بێ ترسێک وەهمێک یان کۆمەڵێک ناڕوونی یەکسەر یان کۆمەڵێک گلەی و ڕخنا ڕاستی ئەو ڕێکخراوانە ئەگیرەیە کە ڕێکخراون و لەگەڵ خانمان کار دەکەن ئێوە تاچەند یان سەرنجی بەڕێستان لەسەر ئەم بابەتەوە خۆشتان تا چەند توانیتانەوا بکەن کە ئەم وەهمانە یاخود ئەو ناشرینیانی کە بەداخەوە کۆمەڵێک گروپ لەژێر ناوی ڕێکخراو کردویانە ڕەنگە کاری ڕێکخراوەیشان ناشرین کرد بەداخەوە ئەڵێم یعنی زۆر جار کۆمەڵگەی ئێمە کاتێک کە شتێک ئەبینێت گشتگیرەکە بۆ ئەو شتە یعنی تۆ ئەگەر ڕێکخراوێکیش من ئەڵم ئەگەر ناڵم بە ئەم ڕێکخراوەکان هەموو لاوانەیە ئەو گومانەی لێکرابێکە بەو شێوەیە بوو بێ بەڵام ناکرێت کۆمەلگاش بە عام کە ڕێکخراوێک هەبێت ئەو بەو جۆرە سەیریکا بڵێ ئەم ڕێکخراوە هۆکارە یان ئەوەیە ئێمە وەکو خۆمان ینی سەرنجی من ڕێکخراوەکان ئەتوانن یارمەتی دەری خانمان بن ئینجا کارەکانی ئێمەش ئەگەر شەفاف بێت ئەگەر ڕوون بێت لە بەرچاوی خەڵک ئەو کاتە ئەبێ ئەو کەسانە هۆشیار بن کە کاری ڕێکخراوێک لەگەڵ ڕێکخراوێکی تر لە یەکتر جیاکەنەوە. زۆر ڕاستە. ڕێکخراوەکان کۆمەڵک تایبەتمەیان بۆڵە ڕێکخراوێکمانی تایبەت بە مناڵانە ڕێکخراوێکمان هەیە مەسەن لاوانە گەنجانە پیرانە یان پیشەکەیە ڕێکخراوی بۆ نمونە تەندروستکاران ئەندازیاران یان ئەمانە ڕێکخراوی دڵ مەجای کارکردنی لەگەڵ بەرامبەرەکانی لەگەڵ
فێرخواز و بەشداربووەکانی لە چ مەجالێکایە هەموو تەمەنەکانە ڕێگەزە جیاوازەکانە قۆناغە جیاوازەکانە پیشە جیاوازەکانە کاک شوان ئێمە وەکو سەرەتا وتم گشتگیرە ئیشەکانمان یعنی هەموو بۆ خانمانە بۆ مناڵانە تەنانەت ئێستا من پرۆژەیەکم لە بەردەستا ئینشاڵڵا بەم نزیکانە لە ڕۆژی گیانی مناڵان بۆ نەخۆشخانەی هیوا بۆ ئەو مناڵانەی کە لە نەخۆشخانەی هیوان هەم دڵخۆشکردنێک هەم دیارێکی بەسیتی بچووکیان بۆ ئامادە بکەین کە بتوانین ئەوان چکە ناتوان بێنە دەرەوە وەک مناڵانی تر بە ئازادی لەو ڕۆژەیە دڵخۆش بن ئەمە بۆ مناڵ پرۆژێکی ترمانی ئینشاڵڵا شەر بەم نزیکانە جێبەجێکرێ بۆ ئەو پیرۆپەک کەوتان و بە ساڵات چوانی کە لە بڵێن لەو شوێنن کە ناتوانن یعنی ژیانێکی ئاسایی بەڕێکەن ئیتر ئەگەر شتێکی بەسیتیش بێ خۆ ئێمە ناڵین کارەکانمان زۆر لە 100 چۆن ئەڵی ئیتر جێگەی خۆی بگرێ بەڵام بتوانین خزمەتێکی کەمیش بێ ئینشاڵڵا هەموو چین و توێژ و گەنج و پیر و مناڵ و هەموو یەگرێتەوە ئینشاڵڵا لەم ئەم ڕێکخراوەتان کێ پشتگیریتان دەکات هیچ کەس پشتگیریمان ناکە ئێمە وەکو خۆمان تەنها ستافێکین بە خۆبەخشی کارەکەین و ئەو کار و چالاکیانش ئەیکەین ئەگەر کەسێکی چۆن ئەڵێ خێرخواز بتوانێت سپۆنسەرمان بێت هەر ئەوەنە ئەیکینا هیچ لایەنێک و هیچ شوێنێک پشتگیری لەم ڕێکخراوەتاندا لەم بارودۆخەیە تا چەند گرنگیتان بە خانمانداوە وەک دەزانین کە لەمەوەی ڕابردوودا چەندین ڕووداوی کوشتن ڕوویدا کە خانم کوژرا و کە دوجاریش گلەیەکی زۆر لە ڕێکخراوەکانی بەناو ژنان کرا ئێوە وەکو ڕێکخراوی خۆتا تا چەند گرنگی بە خانمان دەدەن تا چەند لەم قەزیانە گرنگی بە ئافرەتان وەڵاهی ئێمە وەکو دڵ کە سەرەتا وتم خانمانەیە هەوڵمان داوە یعنی ئافرەتەکان خانمەکان هۆشیارکەینەوە کە تووشی ئەو گرفتانە نەبن کە لە داهاتوودا تووشی ئەو کوشتن و بڕین و ئەوانە بن یعنی کاتێک کە ئێمە بمانوی سیمینارێک بکەین کۆڕێک بکەین هۆشیارکردنەوەی گشتیە خانمەکە لە هەموو بوارەکانە بۆی بتوانێت ئیتر ئەوەندە ڕۆشنبیر بێ کە لە بەرگەی هەموو ناڕەحەتی و هەموو سەختیەک بگرێ کە نتوانێت بۆ نمونە لە کاتێکی ناڕەحەتە خوان نەخواست بتوانێت بیر لە خۆ کوشتن و بیر لە کۆمەڵێ شت کاتەوە کە زەرەری هەبێ لەسەر ژیانی ئەمە لەو ڕۆژەوە ئیتر لایەنێکی تری بەڕاستی ئەبێ پیاوەکانیش لە خەمی ئەوە یابن کە چیتر ئازاری ئافرەتەکان نەدەن کە چیتر دندوتیژی بەرامبەر ئافرەتەکان حتمما یعنی ئێمە کۆنتاکتمان هەیە لەگەڵ ڕێکخراوەکانی ترا ئەوانیش بۆی کار بکەن بۆ ئافرەت یعنی لەگەڵ چۆن پیاوەکان ڕۆشنبیرکەن چۆن پیاوەکان هۆشیارکەنەوە کە ئیتر بەسە یعنی بەڕاستی ڕۆژانە ئێمە ئەو هەموو هەواڵە ناخۆشە بیستین وەکو خانم خانمێک هەڵوێستی چێ بەرامبەر بە ڕێکخراوەکانی دیکە بە تایبەت ڕێکخراوی ژنان لەم مەسەلە و بابەتانەیە وڵێ ڕێکخراوەکان بە عام کار ئەکەن بەڵام هەر کەم تەرخەمی شار هەیە کاری باش نکراوە بۆ ئەوەی ئێمە چەندە پێویستمانە خانمەکان هۆشیارکەینەوە ئەوە پێویستمانە پیاوەکانیش هۆشیارکەینەوە بەڕاستەخۆ لێستەدا زۆربەی ڕێکخراو هەیە کە ژنان زیاتر بەلا ڕێیا ئەبن نابێت وەک وتم ئێمە هەدەفێکمان هەیە من وەکو خۆم یعنی وەکو ڕێکخراوی دڵ دوو هەدەفم هەیە طبعا ئینسان کە کارێکەکە ئەبێ ئامانجێک بۆ خۆی دیاریکە هەدەفێک ئێمە وەکو پێسەرەتاوتم هەمووی خۆبەخشیە ئیشەکانمان و خێرخوازیشە یعنی کاتێک تۆ ئیشەکەکەی ئەبێ دوو لایەن بڵێن لەو ئیشە دوو ئامانج دیاریکەی یەکەمینی بمانێ نەمانێ ئێمە کۆمەڵگەیەکی مسلمانە ئاژین الحەمدولله ئەبێ لایەنە دینەکە لێکەینەوە کە تۆ کارێکەکەی خزمەتێکەکەی ڕۆحی خۆت ئاسوودا بێ کە ڕۆحی شت ئاسوودە بۆ حتمما ئەوە چاکەیەکە یعنی بۆ قیامەتت پاداشتی لەسەر وەرەگری وەلایانی دووەم ئێمە ئەمانەیە کاتێک خزمەت بە کەسێکەکەین چۆن ئەڵێ ئەو کەسە ئاسووداکەین بەوەش دووبارە هەر ئاسوودابینەوە کە کەسێک ئەبینین ئاسوودەبێت زۆر باشە ماوەسا ڕۆنێک باس لە بابەتێکی زۆر گرنگم لەمێ دانپێدانانێ بکەم بەڕاستی واشە ئەگەر 5 گەنج واتە لە ڕێگەز لە کوڕ لە پیاوان بچینە شوێنێک بۆ سێنان لە دوای خۆمان 5 جار پێنجی پاژماوەی شەخەڵ و ئەوانە بەجێهێڵی بە پێچوانەوە 5 خانم بڕۆنە شوێنێک بۆ دانی بشن نەک ئەوەی خۆشیان کۆکەنەوە گەر 5 پارچەی تریش لەوێ هەبێ ئەوانیش لەگەڵ خۆیان کۆکەنەوە توانم بڵێم خانمان ژینگە دۆسترن پاک و خاوێنترن چی بکەین ئەم ژینگە و ئەم فکری کە خانمان هەیەە هەم بیکەینە جۆرێک لە وشیاری کە ژینگە دۆستی بە تایبەت لە کەرتی پەروەردە کە زیاتر بەڕێزی شت مامۆستای
باڵێن تۆوی ژینگە دۆستی لە مێشک و فکری مناڵام بچێنین ئەمە گرنگ بێت چەند فراغ و گرفتمان هەیە لەوە کە ڕۆژ بە ڕۆژ دەبین ژینگی کوردستان لەلایەک باش و لەلایەکی تۆزێک خراپ بەداخەوە ئەوە ئەڵێ من ببورن کە پیاوان من ناتوانم ئێستا چۆن ئەڵێک و هجومێک بۆ ئەوان بڵێم کورە بەخوا وایە ئەوە خۆم لە باتیەوان ئاعترافم کرد وەڵای ئیتر ئەوەیان ئاعترافکردنی شەر باشە بەس ئیتر من ناتوانم ئەوە بڵێم چەند خۆمانی بەخوا زۆر پاکخان بەڵێ بەڵام ئەلحەمدولیلاوە بەڵام پێویستە بەڕاستی لە هەر شوێنێک بیت چ پیاو بێت چ ئافرەت ژینگە دۆستی پاک و خاوێنی ئەو شوێنە ئەوە ئەرکە نەک هەر ئەوەی کە تۆ بڵێ ئەمە با من ئەوە وابێ و پاکی کەمەوە ئەم شوێنە هەم ئەرکە یعنی تۆ ئەبێ وابیت اینجا ئێمە وەکو من وەکو خۆم وەکو پەروەردە وەکو ئەو شوێنێک کە ئیشی تیاکەم بەڕاستی زۆر جا من پرسیارم لێ کرێڵێن باشە تۆ مامۆستای تۆ بەڕێوەبەری تۆ چیت من جوابم بۆ ئەوە هەمیشە وتمە من هەمووکو بەڕێوەبەر هەمووکو مامۆستا بڕواکەن یعنی هەمووکو باخەوان وەکو کارگوزار یعنی ئێمە وەکو قوتابخانەکەی خۆم چکە مرۆڤ لە هەر شوێنێک ئیشکا گرنگ نییە تۆ بێت لە شتێکی گەورەوە دەست پێ بکەیت تاکێک هەموو تاکێ لە شوێنی خۆی لە شوێنی کارەکەی دەست پێ بکە کاتێک زانی کۆمەڵگە هەمووی پاکە بێتەوە من وەکو قوتابخانەکەی خۆم الحەمدولیلا یعنی ئەگەر ببینرێت جێدەستی هەم بەڕێوەبەر هەم مامۆستا هەمومان یعنی ستافێکین کەس نازانێت کێ بەڕێوەبەرە کێ مامۆستایەکێ کارگوزارە لەبەر ئەوە ئەمە بووینەتە نمونەیەکی جوان بۆ قوتابیەکانمان یعنی کاتێک کاغەزێکەکەوێ پسکیتێکەکەوێ کلێنسێکەکەوێ سیرەکەی بەبێ ئەوەی ئێمە بە قوتابیەکە بڵین پاکوخاوێنی یەکسەر هەڵێگرێتەوە پاکێکاتەوە بڕواکە چینە پۆلەوە لە 5 دقی ئەخیری دەرسەکانمانە تەلەبەکان خۆیان مامۆستا با پۆلەکە پاکەینەوە درەنگە جەڕەسە و ئیتر ئەڕۆینەوە بۆ ماڵەوە یعنی الحەمدولیلا جێدەستمان دیار بوو لەناو قوتابخانەکەیان کە ئەمە چۆن ئەڵێ جێی دڵخۆشیە ئیشەڵا وردە ئەمە پەرە بسێنێ بۆ هەموو شوێنەکانی تر ئەو شوێنانی کە کاری تێدا ئەکرێت کەواتە مامۆستا ڕووناک ئەگەر ئێستا من لە تۆ داوا بکەم بڵێم هەم پەیام بۆ ئەو لایەنانەی کە دەسەڵاتیان هەیە یان ئەتوانن هاوکاری ڕێکخراوەکان منیان پەیامت بۆ ئەو ڕێکخراوانەی لە بواری پەروەردە و خزمەت و هۆشیاری ئیشەکەن گرنگترین شت زەڕورترین شت چ ئەگەر تواناتان هەبوایە وەکو ڕێکخراوی دڵتان کرد یاخود داوا ئەکەن ڕێکخراوەکانی تر بیکەن ئێستا پێویستە لە کوردستانە بۆ خانمان بە تایبەتی بەڵێ واللهی ئەوەی کەوتم هۆشیارکردنەوەی خانمان لەسەر و هەموویەوە زۆر لە چ بوارێکە خانمان زیاتر سە گرفتیان لە چی هەیە وڵی گرفتیان لەوە هەیە لە زۆربەی بوارەکانە مامەڵیان لەگەڵ تەکنۆلۆژیا و بەکارهێنان خانمان ناوشیارانە بەکاری دێن ئەوە ناوشیارانە زۆر جار بەکاری دێنن تووشی کێشابن خانمان لەوەیە زۆر و ترسیان هەیە لەوەی کە بەهرەکانیان دەرخەن ترسیان هەیە لەوەی بێنە ناو کۆمەلگا ترسیان هەیە لەوەی بەهرێکیان هەیە بتوان خزمەتێکی پێ بکەن وەڕاستی ئێستا من زۆر کەس پێم وڵێت تۆ چۆن فریای ئەو هەموو کاراکەوی یعنی کۆمەڵی کارم من ئەمە خوانخواستەوە سف نییە بەڵام بۆ نمونە ئەمە باسەکەم نمونەیەکی زیین و بۆی یعنی تێبگەن خەڵک تێبگا لە مەبەستەکەم هەموو کارەکان ئەتوانی لکاندنی بۆ بکەی فرای هەمووشی بکەی بەمەرجە کاتەکان ڕێخەی لەبەر ئەوە یعنی من ئێستا ئەمەوێت بەو خانمانە بڵێم کە بەهرەیەک ینی کە توانێت ینی بەحل لە چوارچەوەی ماڵەکانیانە کپ نەکرێن و ئیتر بڵێ من ناتوانم من نابێت زۆر باشەکەواتە بە چ شێواز و بە چ ڕێگایەک ئەتانەوێت ئەو خانمانە هۆشیار بکەنەوە ئێمە وەکوتم لە ڕێی کۆڕ و سیمینارەکانەوە زیاتر ئەمانەوێ خانمەکان چکە ئێمە ناتوانین بچینە هەموو لە دەرگای هەموو ماڵک بین و هەموو خانمێک بێنینە دەرەوە وردە هەموو کارێک لە کەمەوە دەست پێەکە بۆ زۆر هەموو کارێک سەرەتا لەوانەیە من ئێستا چەند کەسێکم لەگەڵ بێ خانمەکان کە بیانوێ کار بکەن لەوانەیە لە داهاتوودا ستافێکی زۆر باش لە خانم لە هەر شوێنێکمانەوێ کۆڕێک بکەین لەوانەیە لە یەک کاتە چەند کۆڕێک بکەین بۆ نمونە بە ئەو خانمانە تاوەشیان بکرێنەوە کاتی ئەوێت چکە خانمەکان بەڕاستی ینی ترسێکیان هەیە وەکوتم لە کارکردن بەشداریکردنی ئەم کۆڕۆسی منارانە خانمان تا چەندێن بەدەمەوە ینی تا چەند بەشداری زۆر ئەلحەمدولیلا ینی باش بووە بەدەنگەوە هاتنیان باش بووە زۆر پیان خۆش بۆ بەتایبەتی هەنێ کۆڕۆسی بینارمان لە هەنێ شوێنی دوورە دەستور کۆڕۆسی منارانەی کە ئەنجامیانەیە وەکو ڕێکخراوەکانتان بە خانمان زیاتر لە چ بوارێکە ئایا زیاتر پەروەردەییە یاخود پەروەردەی و هۆشیارکردنەوە و ئیتر ئێمە کەسی بتوانە و شارەزا تەبعەنە بینە ئەو بڵین کۆڕە پێشکەشکات لە توێژێری کۆمەڵایەتی لە دکتۆر ئیتر لە ئەو کەسانی کە بتوانن یارمەتێکی خانمەکان بن و وشیاریان بکەنەوە مامۆستا ڕووناک ڕەنگە دانیشتوان باڵێن لە شوێنی قەرەباڵغ ئەمە سروشتی ژیان وایە ینی هەر لە زانستی کۆمەڵاسی ژوایە گەر بەڵێن شوێنی قەرەباڵغ بێ ئاستی وشیاری
ئەو شوێنانش تاکەکانیشی لەبەرەوەی مامەڵە لەگەڵیەکان قەرەباڵ ڕەنگە لە شوێنە دوورە دەستەکان لە قەزا و ناحیەکان لە گوندە بچکۆلانەکان کۆمەڵێک گەنج لە هەردوو ڕەگەز لە هەردوو لایەن کۆمەڵێک خەڵکی پێویستی بەڕەنگە بەڕێنمایەک بێ یەکەم جار ئینتەرنێت دەچێتەوێ ئەپێکی تازەیە تۆڕێکی تری کۆمەڵایەتیە ڕەنگە نەزانێ مامەڵی لەگەڵ بکایان بابەتێکی خوێندنە هەر بابەتێکی ترە فکری ئەو باست کرد ڕەنگە دەستڕەنگین بێیاوە بێ نازانم بە پرسیار لێ وەرگری یا بە پێشنیار وەکو ڕێکخراوی دڵ بتوانە سوود لە سۆسیال میدیا و تەکنۆلۆژیا و ڕاگەیاندن وەربگرن ئەگەر ماگانە یەک وتاری یەک سیمیناریش بێ بە شێوازێکی جوان بڵاو بکرێتەوە ڕەنگە لە گوندێکی دوورە دەست خانوێ بتوانێت سەیری بکە و سوودی لێ وەرگرن. کاک شوان ئێمە پرۆگرامی وەکو ڕێکخراوی دڵ کۆمەڵی پرۆگراممان یەکێک لەوانە کردنەوەی خول بە بڵێن بە ڕوبەڕوو لەگەڵ خول بە ئۆنلاین یعنی ئەمە لە کار و بەرنامەمانایە بەڵام ئیتر وەکو وتم جاری وا هەیە چۆن ئەڵێ ئێوەش پێویستی بە سپۆنسەر هەیە پێویستی بە ڕاستی چکە ئێمە کارەکانمان خۆبەخشیە و هیچ کەسێک و لایەنێک پشگیری یعنی مادی دامی مادی نەکردوین هەوڵمان داوە کەم تەرخەمیش نابین ئەوەش پێمان بکرێ ئێمە ئامادەین ینی خزمەتی هەموو چین و توێژەکان بکەین و ئامادەین بچینە ئەو لادێ دوورە دەستانی کە ئەسڵەن هەر یعنی بەڕووی تەکنۆلۆژیاشان نازانن یعنی ئەو دنیاە چۆنە کار ئیشەڵا کاری لەسەرەکەین و بتوانین خزمەتێکی زیاتر بکەین ئینشاءالله سەرکەوتوو زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ڕووناک ساڵح سەرۆکی ڕێکخراوی دڵ بۆ پەروەردە خزمەت مامۆستا زۆر بەخێر بێ ماندوو زۆر سپاس بۆ ئامادەبوون سپاس دەکەم بەڕێزی سەلامەت. بەڵێ پێمان بێ شەیدا کاتمان تەواو بوو لەگەڵ هاوکارم شەیدا و بە هاوکاری هاوکارانم لە بەڵێ دیارە هاوکارانە مەڵێ ماوێتی ڤیتێکمان ماوە لە سەنگەسەر دیارە ناوچەیەکی جوانی ناوچەی دەڤەری ڕاپەڕین لەوێ ناوچەی گەشتیاری جوانی لێیە تافگەیەکی سروشتی لێ هاوکارمان ڕێناز ئەرسەلان چۆ بۆ وێ و ئەڵێ ئەم تافگایە سەرنجی زۆرێک لە گەشتیارانی بەلای خۆی وەروە ئەوانەشی لەوێ ئەژین یان بە سوتفایی بینن ڕادەکێشێ ئەویش بەشێک لە دیمەنی بۆ ئێمە تۆمار کردووە و پێکەوە بینەری دەبین. ئەمە گەشتیارێکی دەڤەرەکەمان دەڤەری بتوێنە پشدەر ئەمە لە ئازیارە هاتوین بۆ سێرێکی گەشتیارێکی خۆش جێوێکی خۆش لەگەڵ ئەو هاوڕۆ دۆست و خزمانە بەسەر بەرین دیمەنێکی جوان گەشاوە ئێمەش وەک پشدەر کابە وەک گەشتیارێک دێن ئەو ئاوان کردوتەوانی کردیان جێکی گەشتیاری جێ لێبەز ئێمە داوا لە بینیران دەکەین لە هاوڵاتیان دەکەین وەک دیمەنێکی جوانی قەشەنگمان هەیە وەک وڵاتێکی قەشەنگمان هەیە دەبێت ئەو گەشتیاران و سەیرانکەرانەش دێوا بکەن ئیتیمان بە شوێنەکە بدەن. بەڕاستی داوا لە حکومەت دەکەن کە ئەو شوێنە گەشتیارانە ئاوادان کاتەوە دەنا لە سنووری پشدەر شوێنی گەشتیاری زۆر خۆشی لێیە بێزگە لەو تافگەیە زۆربەی بوون منە تافگەی سولێ دێوژان لەوێش هیچ خزمەت گوزارێک نەکراوە بەڕاستی دەبێت حکومەت ئاورێک لە شوێنە گەشتیارەکان بداتەوە. ئێمە بە عایلی بەگەشتی خێزانی هاتوینە و ناوچەی بە ناوچەی دۆڵی شەهیدانە بە تافگەی دۆڵی شەهیدان ناسراوە ئێرە بەڕاستی شوێنێکی زۆر جوان و دڵگیری هەیە
کاتێک گەشتیان ڕووی تێدەکا حەز دەکات شوێنێکی زۆر خۆش و دڵگیرە ئارام بەخشە بەڵام بەداخەوە لایانی پەیوەندیدار هیچ ئاوڕێکی لێ نەداوەتەوە لە ڕووی پاک و خاوێنیەوە بەڕاستی لە ڕووی ڕێگەوبانەوە پێویستە لایانی پەیوەندیدار گرنگی زیاتر بەو شوێنە بدرێ بەتایبەت ئێرە کە ناوچەکەی نزیکە بۆ خەڵکی ناوچەکە و بۆ دەوروبەری هەروەها گەشتیاران لە شوێنی کەشڕا ڕووی تێدەکەن عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆژمان بەم شێوازە بە کۆتایی سوپاس کە تا ئێستا بینەری پرۆگرامەکەمان بوون تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستان ئەسپێرین خواتان لەگەڵ.